بەڕێزان باینتان باش هەموو لایەکتان بەخێر بێن. خوا گەرەو دەرگایە دابخرێ. مامۆستایانی بەڕێزی ڕایەنەر باینتان باش، دەستان خۆش بێ بۆ ئامادەبوونتان. سوپاس کە ئەمڕۆ لێرن. یەکێک لەو بەرنامە گرنگانەی کە بۆ ڕاهێنانی مامۆستایە ئەمساڵ بابەتی فێرکاری مامۆستایانە لەسەر دوو بابەتی تەکنەلۆژی گرنگ. یەکەمیان پەیوەندی هەیە بە پلاتفۆرمی قوتابخانەکەم، ئەوەی کەشیان پەیوەندی هەیە بە ئەپلیکیشنی هەڵسەنگاندن بۆ ناوەندەکانی خوێندن. ئێوەی بەڕێز ڕۆڵێکی گرنگە بینن لە ناو ناوەندەکانی خوێندن. خواگەر مۆبایل لابەرن عەزێت نەبێ، بەس بۆیە تەئکیدتان لێ بکەمەوە تەرکیزەکەتان لەسەر قسەکردن و تێگەشتن بێ لە بابەتەکە. ڕۆڵێکی گرنگە بینن لە ناوەندەکانی خوێندن. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ڕاهێنان کاریگەریشی گەورەی هەبووە. ئەو کاریگەریە ڕەنگە بە ئاسانی ئاوا هەست پێ نەکرێ، بەڵام فرەجۆرکردنی وانەکان و بەکارهێنانی میتۆدی جیاواز، بابەتی فێرکاری تەکنەلۆجی، توانای مامۆستایان لە قۆناغێکەوە باتە قۆناغێکی دیکە. هەمیشەش تەئکیدمان لەسەرەوە کردوتەوە کە باشترکردنی هەر سیستەمێکی پەروەردە پێویستی بەوە هەیە لە مامۆستاکانیەوە دەست پێ بکەین، بۆ ئەوەی کە پرۆسەی توانادارکردنی مامۆستایان کاریگەری هەبێ لەسەر باشکردنی سیستەمی پەروەردە. من نامەوێت ئەمڕۆ زۆر ماندووتان کەم بەقەدەرەوەی دامەوێت ئەمڕۆ بزانین ئەو ئامادەسازیانەی کە دەیکەین بۆ ساڵی نوێی خوێندن لە یەکی نۆوە کە لە ناو ناوەندەکانی خوێندن دەست پێکا بە بابەتەکانی مامۆستای ڕاهێنەر چین. جەنابتان ئاگادارن بابەتی استراتیژی ژینگە، بابەتی قوتابی بزێ و هەروەها بابەتی تەکنەلۆژیا ئەو سێتەوەرە گرنگن کە ئەم ساڵ لە ناو ناوەندەکانی خوێندن باسەکرێن. یەکێک لەو بابەتە گرنگانە پلاتفۆرمی قوتابخانەکەمە. پلاتفۆرمی قوتابخانەکەم پلاتفۆرمێکی ئینتراکتیڤە، تەفاعولیە. تەفاعولیە بەو معنایی کە مامۆستا قوتابی تەنها بە دیار ئامێرێکەوە دانانیشێت، وەکو سیستمی ئەلیکترۆنی نییە. لە سیستمی ئەلیکترۆنی لە پلاتفۆرمی ئیوانە وانەکان تۆمار کرابوون و قوتابی بەرامبەری دانیشت و قوتابی هیچ ڕیاکشن و هیچ تەفاعولێکی لەگەڵ وانەکە نەبوو، تەنها وەرگرێک بوو بۆ وانەکە. بەس لێرە نەخێر، بەشی چالاکی تایە، بابەتی فێرکاری زیاتری تایە، ئەو شتانەی تایە کە قوتابیش بۆ خۆی توانێت بەدەست ئەنجامیان بدا، بۆ مامۆستا دەواازەیەکی دیکەی تایە کە زیرێکی دەستکردە بوونی مختبەراتە. ئەم پلاتفۆرمە دیجیتاڵیە لە چەند ساڵەی داهاتوو بە تەواوەتی جێگەی خۆیەگرێت و استراتیژی وەزارەتی پەروەردەشە کە بە شێوازێکی تەواو بچێتە ناو ناوەندەکانی خوێندنەوە. ئێمە لە ئێستا لە کوردستان 370 پۆل سمارتبۆردی زیرەکمان بۆ دیاری کردووە و بۆمان دابین کردوون. و ئەم ساڵی خوێندنی ژەو ژمارەیە بەرزەکەینەوە بۆ 600 پۆل، واتە ئەوەی کەش داوینەکەین کە ئێستا لە 42 قوتابخانە، لە 41 قوتابخانە عەفوو سمارتبۆردی تایەوە. قوتابخانانە ئەم سیستەمە بە ڕۆژانە لەگە قوتابیەکانیان بەکارهێنن لە ناو پۆلە و ئەم پرۆسەیە فراوانترێکرێ و بەکارهێنانی ئەم پلاتفۆرمە ئامانجەکە لێەوە نییە هەموو شتێک بەتەنها هەر تەکنەلۆجیا بێ. بلندید لێرنین سیستەمێکی تێکەڵ، بەشێک لەوە تەکنەلۆجیا بێ و بەشێکیش لەوە ئەو وانانە بێ کە لەسەر کتێبەکانە خوێنرێ. وەیە بۆ ئەم ساڵی نوێی خوێندن وەزارەت نیازی وایە 15% ئەرکەکانی ماڵەوە کە لەنا ئەم پلاتفۆرمە هەن بۆ هەموو ناوەندەکانی خوێندن وای لێ بکات کە مامۆستا ئەرکی ماڵەوە لێرە بداتە قوتابیەکانی و قوتابیەکان لە ماڵی شەوە بێ، لەسەر کۆمپیوتەر بێ یان تابلێت بێ، بتوانن ئەرکەکان جێبەجێکەن. 15% ڕێژەیەکی زۆر نییە، ڕەنگە لە مانجێکە جارێک دوو جار ئەو پرۆسەیە بکرێ، بەڵام ئێمە ئامانجمان لێەوەیە کە هەم مامۆستاکان بەرخوردی لەگەڵا بکەن
و هەم قوتابیەکانیش بەرخورد لەگەڵ ئەم پلاتفۆرمە بکەن بۆیە خوانە خواسە کاتێک حاڵەتێکی ناکاوە جەنگە کارەساتێکی سروشتیە شتێک دێتە پێشەوە پێویست بەوە نەبێت کە هیچ لایەک نەزانێ ئەم پلاتفۆرمە بەکاربێنن مامۆسایانی بەڕێز لە ڕێگەی ئێوەی ئازیزەوە لە یەکینەوە لە ناو ناوەندەکانی خوێندن ڕاهێنان لەسەر ئەم پلاتفۆرمە وەرەگرن بەڵام دیوەکەی دیکەشی قوتابیانە بەنسبەت قوتابیان بەکارهێنان تا ڕادەیەک ئاسانە چونکە ئەوانە جیلێکن زیاتر بۆ خۆیان جیلێکی تەکنەلۆژین جیلێکن لەگەڵ ئەو پێشکەوتنانەی تەکنەلۆژیا بەراورد دەکەن بەرخورد دەکەن بۆیە ئەوەی کە بۆ ئێمە گرنگاوەیە کە بتوانین ئەم پلاتفۆرمە چێژبەخشە تەفاعلیە لە ناو ناوەندەکانی خوێندن جێگیر بکەین هەتاوەکو لە حاڵەتی ئاسایی و لە حاڵەتی غێر ئاساییش بەشێک بێ لە بەکارهێنان هەموو بەکارهێنان نا بەشێک بێ لە بەکارهێنان ئەوەی کە گرنگە بە بەڕێستان بڵێم ئەویش ئەوەیە بابەتی تەکنەلۆژیا ئەتوانێت پرۆسەی فێربوون خێراکە ئێستا چەمچێک هەیە لە دنیا کاری لەسەرەکرێویش بریتە لە فاست لێرنی چۆن پرۆسەی فێربوون خێراترێکە کرێت مامۆستا لە ڕێگەی ئەم پلاتفۆرمەوە توانێت بە ئەندازەیەکی خێراتر کاریگەرتر باشتر قوتابی هەم بدا بۆ فێربوون و ڕۆڵی هەبێ لەسەری هەندێک لایانی تەکنیکی پلاتفۆرمەکە باسەکەین بۆ ئەوەی بەڕێزیش کە پلاتفۆرمەکە بەکارهێنن یان هەر بەڕێزێکی دیکەش کە لاپتۆپێکی لەلایە ئارەزووە کات بەداخەوە نیزامی قاعەکان بە هەڵە ڕێخست بوو من داوام لێ کردبوون کە مێز بێن و هەر چەند مامۆسایەکی ڕاهێنەر لەسەر کورسی مێز بێت دەبوو بۆ سیستەمە بێ بەڵام دیارە هەم مەشق و ڕایانان ئەم پەیوەندیەکان لەوە گرفتێکیان هەبوو نایان کردو پلاتفۆرمەکە بە زمانی کوردیە بە شێوەزاری بادینی و سۆرانی بۆ قوتابخانانەی خوێندنی کوردیە کە قوتابخانە حکوومیەکانن و هەروەها بە شێوەزاری عفو بە زمانی ئینگلیزیشە کە چەندین قوتابخانەوان هەیە لە کوردستان سیستەمی خوێندنی ئینگلیزیە مامۆستایانی بەڕێز ئەگەر تەرکیستان لەسەر ئێرە بێ بۆیە لێرە شاشەیەکی گەورە هەیە بۆ شەرحکردنی پلاتفۆرمەکە هەموو مامۆستایەک لە لای ئێمە کۆدێکی تایبەت بە خۆی هەیە کە ئەو کۆدە ژمارەیەکە دراوە بە مامۆستاکە و ڕێکەوتی لەدایکبوونیشی بۆ نمونە ئەگەر یەکێک 6 بێ نووسێ 0603 ڕێکەوتی لەدایکبوونیشی پازۆر دەکرێتی لێرە کاپچایەکەیە بۆ کەمکردنەوەی لۆت دوو ژمارەیە کۆکرێتەوە شێوازی داخڵبوونەکەی بەم جۆرەیە پلاتفۆرمەکە قوتابخانەکەم .krd کە بەم شێوازە نووسێ داخڵبوونەکەی لێرە هەموو مامۆسایە کۆدی خۆی هەیە کە ئەو کۆدەی پێدراوە و پازۆردی خۆشی هەیە کە پێدراوە بە هەموو قوتابیەکیش دراوە لێرە کە داخلی پلاتفۆرمەکە بیت چوونە ژوورەوە هەیە ئەمە واجهەی سەرەکی پلاتفۆرمەکەیە پلاتفۆرمەکە لە ئێسادا پۆلی 1 تا پۆلی 9 تەواو بووە ئەمە پۆلی 1 تا پۆلی 6 ئەمە پۆلەکانی دیکەیە 7 و 8 و 9 تەواو بووە ئاتە قۆناغی بنەڕەتی ئێستا کار لە پۆلی 2 بەرەو دواتریش ئەکرێ لێرە چی کراوە لێرە مامۆسا کە ئاکاونتی خۆی کاتەوە هەموو پۆلەکانی قوتابیان ئەبینێ لێرە لە هەر کاتێک مامۆساویسی بگەڕێتەوە پەڕەی سەرەتا لەم بەشە ئەگەڕێتەوە بە پەڕەی سەرەتا هەر کاتێک ویستی گەڕانەوە بکە باککە لەسەر هەر شتێک لە ناو پلاتفۆرمەکە بوو ئەلێرە باکەکە ئەگەر ویستی بگەڕێ بە دوای شتێکە لە ناو پلاتفۆرمەکە گەڕانێکی زیرەک بە نمونە ئەگەر لێرە هەر شتێک ئەگەر ویست گەڕانێکی بۆ بکەی گەڕانی بۆکەی هەموو ئەو فایلانەی کە پەیوەندیان هەیە بەوە ئەتان داتێ لێرە دەربارەی پلاتفۆرمەکە و ڤیدۆیەکی تقریباً فێرکاریش لێرە دانراوە بۆ ئەوەی کە بزانیت ئەم پلاتفۆرمە قوتابخانەیەکی دیجیتاڵی کارلێکەرانی وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستانە نەوەی ئەلفا لەگەڵ پێشکەوتنە بەرچاوەکانی بواری تەکنۆلۆژیا لەدایک بوون بۆ ژیانی شەکەن بە گرنگ زانراوە کە بۆ ئەو نەوەیە پرۆسەی فێربوون ئاوێزانی تەکنۆلۆژیا بکرێ و لە هەمان کاتا گونجاندنیشی بۆ بکرێ کە بتوانێت ڕێیەکانی فێربوون ئاسان و چێژبەخشکرێن باسی دەربارەی پلاتفۆرمەکەیە لێرەش ڤیدۆیەک هەیە لەسەر پلاتفۆرمەکە
ئەتوانن لەم ڤیددیۆش کەڵک وەرگن ئەو ڤیددیۆ تەبیعی ئەبدەیتە بێتەوە ڤیددیۆی نوێشی ئەوێ لەگە پلاتفۆرمەکە دەربارەی مامۆستایە ئەو مامۆستا بە ڕێزەی کە ئەکاونتەکەی هەیە هەر کەسێک ناوی خۆیە نووسرێ لێرە گۆگڵ میتمان هەیە لەگەڵ نامە گۆرچێ ئەوە لە بەشی گۆگڵ میت ئێمە ئێستا لەگەڵ کۆمپانیای گۆگڵ لە ئامادەسازیم بۆی هەر مامۆسایەک ئیمێڵی خۆی بۆ دروست کرێ ئەکاونتی خۆی بۆ دروست کرێ و هەر قوتابیەکیش کە ئەو ئیمێڵانە بە خۆڕایی دەدەنە هەموو مامۆسایانی کوردستان ئەکاونتی گۆگڵ فۆر ئێجوکیشن ئەگەر کەسێک بە ئاسایی بکڕێت ئەبێت $3 بدا ئێمە 2 ملیۆن ئەکاونتمانە دەنێ بە بەهای نزیکەی 6 ملیۆن دلارە بەڵام بە بێ بەرامبەر ئەمان دەنێ و دەسەڵاتی ئەومان پێدەن کە ڕەبتێکین بە پلاتفۆرمەکەەوە بۆیە لێرە پۆلەکان و هۆبەکان لە ئایندە جیاکرێنەوە هەر مامۆستایەکی بەڕێز لە ناو پۆلەکەی خۆی ئەگەر ویسی دەرسی ئۆنلاین بە تەلەبەکانی بڵێتەوە لە ڕێگەی گۆگڵ میتەوە دەرسی ئۆنلاین بە تەلەبەکانی ئەڵێتەوە تەلەبەکانی هەمووی لێرە ناوەکانیان ئەنووسرێ هۆبەکان ئەنووسرێ جیاکرێتەوە ئەتوانێت کلیکە لێرە دەرس بە قوتابیەکانی بڵێتەوە پاشتر ئێمە ڤیددیۆیەکی فێرکاری گۆگڵ میت بۆ ئێوەی بەڕێزیش ئەنێرین لە کاتی تەوابوونی پرۆسەکەمان لەگە کۆمپانیای گۆگڵ ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە ئەگەر یەکێک بەکارهێنەری گۆگڵ میت بێ بۆ 6 خولەک ئێستا ئەتوانێت بەکاری بێنێ بە فری بەڵام ئەو کاتە مامۆسایانی کوردستان ئەتوانن بە فری بەکاری بێنن بۆ چەندین سەعات هەرچەندێک ویستیان جا لەوەی کە کۆمەڵێک خزمەتگوزاری زۆر گەورەی تایە کە لە ئەکاونتی ئاسایی بەو جۆرە نییە ئەوانە هەمووی درێ بە مامۆسایان بۆیە ئەم پلاتفۆرمە نەک تەنها دەرسەکانی تیا تۆمار کرابێ و ئەنیمەیشنی تیاوێ بەڵکو دەواازەیەکی وانەی ئۆنلاینیشی تایە کە پۆلەکان جیاکراونەتەوە هۆبەکان جیاکراونەتەوە مامۆستا تەلەبەکانی خۆی بینێ ڕاستەوخۆ لێەوە ئەتوانێت کۆڵیان بۆ بکات وانەی ئۆنلاین بە ڤیددیۆ کۆڵ بۆیان شەرحکات لەگەڵ هەموو ئەو پێداویستیانەی کە لە ناو بەرنامەی گۆگڵ میتە کە لە کاتی خۆی باسیەکەین لە هەمان کاتدا لێرە بەشی نامەگۆرچەیە بەشی نامەگۆرچێ ئەمیش هەر گۆگڵ چاتە لێرە ئینتگرێت کراوە دەمج کراوە بە سیستەمەکە بە ڕێگە پێدانی کۆمپانیای گۆگڵ لەوێ هەموو نامەگۆرچەیەک ناردنی فایلێک لە نێوان مامۆسا و قوتابیان لە نێوان ئەو قوتابیانە و مامۆساکەی خۆیان لە قوتابخانەکە هەموو کارێک دەتوانن لێرە ئەنجام بدەن هەموو فایلانی کە ئەرچی ماڵەوەیە نووسینە ڤۆیسە هەر شتێکیان بوێت دەتوانن لەوێ لەگەڵ مامۆسا و لەگەڵ ئیداری قوتابخانەکە ئەنجام بدەن واتە ئەم پلاتفۆرمە جیا لەوەی کە پلاتفۆرمێکی کارلێکەرانەیە لە هەمان کاتدا پلاتفۆرمێکی ئۆنلاینیشە کە ئەتوانیت دەرسی ئۆنلاین مامۆسا بە قوتابیەکانی بڵێتەوە و بە هەمان شێوە نامەگۆرچێشی تایە کە هەرچەندێک فایل و هەرچەندێک بەکارهێنان و نامە هەبێت ئەتوانن بەکاری بهێنن لە پۆلی پێنجەمی بنەڕەتی ئەگەر وەربگرین بە نمونە ئەمە وانەکانە وانەی زانست کوردی ئینگلیزی بیرکاری کارامەیی ئەگەر تۆ بتەوێت ئەوە بکەیتە زمانێکی دیکە دایانکەیتە زمانێککە بۆ قوتابخانانەی کە سیستمی خوێندنیان بە سیستمی ئینگلیزیە بابەتەکان لە ساینس و لە ماس ئەبێتە زمانی ئینگلیزی ئەگەر بتەوێت بیگۆڕیت بیکەیتە شێوەزاری بادینی بە هەمان شێوە وای لێ دێ بەس ئێمە ئەو قوتابخانانەی سنووری پارێزگای دووە کە کۆدیانە دێنێ ئۆتۆماتیکی سیستەمەکە دەبێتە شێوەزاری بادینی ئەو قوتابخانەی کە سیستمی ئینگلیزیە ئەو قوتابەی لەوێ ئۆتۆماتیکی سیستمی ئینگلیزیە کاتەوە بەس بۆ مامۆستا هەموو شتێکی لەبەردەستە یعنی هەموو جۆرە زمان و سیستەمەکانی لەبەردەست ئەگەر سەیری بابەتی زانستکەی کاتێک کاچیتە ناو بابەتە چۆن کتێبەکانی خوێندن هەیە بە هەمان شێوە و کتێبانە لێرە جارێکی دیکە تعریف کراونەتە بابەتی ئینتراکتیڤ سەیرێکی ئەم دەرسە بکەین ئەمە کە من کلیکم لێ کرد کەرتی یەکەمە لە کەرتی یەکەمە هەموو ئەم بابەتانە بۆ قوتابیان دانراون بە نمونە ئەگەر سەیری ئەم ڤیددیۆیە بکەی
ئەی قوتابی ئەگەر لە بابەتێکیش بە ئاسان تێنەگا ڤیدۆیەک بە ئانیمەیشن بە کوالیتیشی بەرز هەموو شتەکانی بۆ ڕوون کردوێتەوە. شانشینی گیانەوەران سەرنجی ئەم وێنەیە بدا. 4 گیانەوەر دیارن بەڕای تۆ. ئایا هەر 4 جۆرەکە هەمان پەیکەری لەشیان هەیە؟ ئایا هەمویان بڕبڕی پشتیان هەیە؟ زۆرینەی زاناکان شانشینی گیانەوەران دەکەن بە دوو کۆمەڵەی گەورە، ئەوانیش کۆمەڵەی بربڕەدارەکان و کۆمەڵەی بێبڕبڕەکانن. بربڕەدارەکان ئەم کۆمەڵە گیانەوەرانن کە بربڕەی پشتیان هەیە، بەوە جیا دەکرێنەوە کە هەستە ئەندامەکانیان زۆر پەرەسەندووە، دەماخێکی گەورەیان هەیە، ئەمەش یارمەتیان دەدات بۆ خۆ گونجاندن لەگەڵ دەوروبەر و مانەوەیان لە ژیاندا. هەستە ئەندامەکان بریتین لە چاو، گوێ، لووت، دەم، پێست. کۆمەڵەی بربڕەدارەکان بربڕەی پشتیان هەیە، بربڕەی پشتیش زنجیرە ئێسکی جوڵەی دەدەن خشۆکەکان، باڵندەکان، مەمکدارەکان. نمونەیەک بۆ ڤیدۆیە. پاشان هەر لەسەر ئەو بابەتە لە ناو کەرتە چەندین پرۆسەی دیکەی فێرکاری هەیە کە لێرە مەسەرەن ئەمە لە کتێبەکەی خۆت کە بەو جۆرە هەیە ئاماژەی پێداتەوە. ئەگەر قوتابی بێوێ کتێبەکەشی لێرە بە دیجیتاڵی ببینێ بە هەمان شێوە بەش بە شیوانەکە، نەک هەموو کتێبەکە بەش بە شیوانەکە وەکۆی کە لێرە بینن. مەسەرەن باسی شانشینی جانەوەرانمان کرد، لێرە لە شانشینی جانەوەران کتێبەکە بە دیجیتاڵی ئەوەی پەیوەندی بەو کەرتەوە هەیە دانراوە کە 16 لاپەڕەیە، تەنانەت توانای داونلۆدکردن و توانای سەیڤکردن و هەموو ئەوانەشی هەیە. ئەگە مامۆستا دەیەوێت لەسەرەوە وانە بڵێتەوە هەر لەسەر سمارت بۆردێکیان لەسەر ئەو شاشەی کە هەیەی یان داتاشۆیە بەکاری هێنێ، دەتوانێت هەر لەوێش کتێبەکە بەکاربێنێ، واتە ئەو کتێبە بەردەستە. ئەو مامۆستا بەڕێزەی کە زانست دەڵێتەوە ئەگەر بێوێت پلانی وانەوتنەوەی بابەتی زانست بەردەست، ئەم پلانە چییە؟ من ئەلەم ئایکۆنانەی ئێرە ئەگەر تەرچیزکەن ئەلێرە پلانی مامۆستایە. پلانی مامۆستا چییە؟ پلانی مامۆستا بۆ هەموو بابەتەکان یا دانراون یا دادەنرێن. لە هەموو کوردستانە پلانی وانەوتنەوە مۆحەد کراوە، واتە لە هەر قوتابخانەیەک بی لە زاخۆیان لە گەرمیان ئەگەر مامۆستای زانستی پۆلی پێنجبی پێویستە بەم شێوازەی کە لێرە دانراوە بۆ دیاری کراوە چ ڕۆژێک پشووە و تۆکەی دەستپێیەکەی پێویستە بەپێی ئەو پلانە وانەکانی بڵێتەوە. هەندێک جار ئێمە تووشی گرفتە بین. گرفتەکە لەوەیە بۆ نمونە جەنجێک دێتە پێشەوە، کارەساتێکی سروشتیە، تەلەبەی پۆلی 12 فلانە مەکتەب گەشتوتە فلانە لاپەڕە و فلانە گەشتوتە فلانە لاپەڕە. ئەوەڵێ من دوو بەند لە دواوەم، ئەوڵێ من دوو کرد لە دواوەم. ئەوە نامێنێ. پێویستە هەموو مامۆسایەک بە جۆرەیەم پلانە بڕوە. ئەگەر لە مانجی دوو وەزارەت بۆ نمونە لە شوێنێکا قوتابخانە داخرا گەشتی نەبۆسن ئەم مانگە کانونی یەکەمی 2026 گەشتینەوە ئەزانین کە ئێمە لە یەکەی دووهەم لە بەندی دووهەما وەستاوین لە هەموو قوتابخانەکانی کوردستان، چکە مەفروزە مامۆستا بە جۆرەی ئەم پلانە بڕوە. کار ئاسانیەکی دیکە دوایش پێشم خۆشە کە ئێوەی بەڕێزی شتێبینی بدەن. کار ئاسانیەکی دیکە بۆ مامۆستا کراوە، مامۆستا بە چ میتۆدێک ئەو وانەیە بڵێتەوە کە ئەمە خاڵێکی گرنگە، واتە دیاری کراوە. بە نمونە لە کەرتی دووەم لە هەستەوەرەکان میتۆدی گونجاو بۆ بابەتەکە وێزگەکانی هەستەوەر. کەرتی سێم چۆن تەندروستیمان پارێزی، میتۆدی گونجاو بۆ بابەتەکە گفتوگۆی کراوە و دروستکردنی پۆستەری ڕێنمایی. ئەوە بەدیلی مامۆسای ڕاهێنەر نییە. مامۆسای ڕاهێنەر میتۆدەکان شەرحەکە بە تەفاسیل و چەند ساڵی ڕابردوو شەرحی کردووە، لە ئایندەش ئەم پرۆسەیە هەر بەردەوامە. بەڵام بیرخەرەوەیەکە بۆ مامۆستا، بۆ ئەوەی مامۆسای بەڕێز ئەوەی کە جەنابەت شەرحیەکەی ئەتوانی بە شێوەیەکی سەرەکی سوود لەو میتۆدە وەربگری. هەرچەندە پلاتفۆرمەکە هەندێک شتی دیکە پیشانە دەین، هەرچەندە پلاتفۆرمەکە هەندێک شتی تایە کە زۆر ئاسانکاری بۆ مامۆساکە لە ڕووی ئەوەی کە چۆن وانەکانی ڕەنگڕێژ و فرەجۆری بکە، چۆن کاتەکان دابەشکە، مەنیجمنت تایم کە هەموو شتانە
هەمووی لە ڕێگەی زیرەکی دەستکردی زاناوە لە ناو پلاتفۆرمەکە هەیە بەڵام ئەوەی کە لێرە ئەمەیە بڵم ئەگە مامۆستا ئەم بابەتە ئاڵێتەوە شانشینی گیانەوەران لێرە لە بەشی پلانی مامۆستا ئەتوانێت پلانەکەی خۆی ببینێ پلانی ساڵێک ببینێ واتە لە ماوەی ئەو ساڵەی خوێندنی 26-27 بەنمونە لە مانجی نۆ با بڵێن کۆتاییەکانی مانجی نۆ ئەگە قوتابخانە دەست پێ بکە ئەو هەفتەیە کۆتایی پلانی ئەو چییە پێویستە چی بڵێتەوە هەفتەی یەکەمی مانجی دە ئەگەر سەیریەوە بکەی ئەوە مانجی دێ لە مانجی دە لە هەفتەی یەکەم پێویستە چی بڵێتەوە هەفتەی دووهەم چی بڵێتەوە هەفتەی سێم هەفتەی چوارەم کابێت لە مانجی دە هەموو بۆی دیاری کراوە بە پێی ئەو بەشەوانانەی زانست کە 5 بەشەوانەیە بۆ نمونە لە بازنەی دووهەم و 4 هەفتەیە لە هەفتەی یەکەمە لەو 5 بەشەوانەی کە مامۆسای زانست هەیەتی تەرخانیەکە بۆ کەرتی دووەم بێبڕبڕەکان بەنمونە هەفتەی چوارهەمی ئاوهایە پلانێکی وردانراوە ئاسانکاریە بوو هەموو مامۆسا هەندێک جاریش مامۆسات زۆر ماندووە بوو بە دانانی پلانەوە بەڕاستی پلانی وانەوتنەوەی ساڵ ئەمە لێرە کار ئاسانیەکی گەورە هەم بۆ ڕاهێنەرەکانەکە کەمتر ماندویانەکە و ئاسانکارترێکە بۆ ئێوە و ئاسانکارترێک شە بۆ مامۆستا لە هەمان کاتدا ئەگەر من مامۆسای زانستی پۆلی 5 بم بمەوێت ئەم بابەتە باشتر شەرحکەم بۆ قوتابیەکانم شەرحکردن چییە بەو مانایی کە من نامێت لە حزوری ئێوە ببمە مامۆستا چونکە ئێوە هەمووتان میتۆدەکانی ڕایەنە نەزان و ئێوە مامۆسای ڕاهێنەرن بەڵام چۆن ئەو پرۆسە تەلقینیە وەربگۆڕین مامۆسایەکە چێتە ژوورەوە بە قوتابی بڵێ دۆخی شلی مادەم بۆ پێناسە بکە یەکەم شت یان نە ئەو مامۆسایە بێت بە قوتابیەکە بڵێ ئەمە دەمیل ئاوە ئەگەر بتوانین ئەم دەمیل ئاوە بیان خێنێت 4 دەفری جیاوازەوە ئایا شێوەی چی لێدێ قەبارەی چی لێدێ بڕەکە چی لێدێ و کاتە قوتابیەکە پێت دەڵێڵە بڕی ئاوەکە هەروەکو خۆیەتی لە هەموو دەفرە جیاوازەکانە بەڵام شێوەکەیە گۆڕێ بە گوێرەی شێوەی دەفرەکە ئایا ئەمە زانستی ترێکە ئەمە هاندەرانەترێکە بۆ فێربوون یان ڕاستە خۆ پێی بڵێ وەرە پێناسەی دۆخی شلی ئاوم بۆ بکە ئەلێرە هەزارەها دەواازەی نوێ بە ڕووی مامۆسایە کرێتەوە هەر مامۆسایەک ئارەزوو بکە وانەیەکی زۆر نموزەجی بڵێتەوە وانەیەک بڵێتەوە زۆر ناوازە بێ زۆر کاریگەر بێ تەنها 5-6 خولەکی پێویستە پێش ئەوە پرسێک لەگەڵ زانا بکە مشورەتێکی لەگەڵ بکە پێشنیارەکانی زانا وەربگرێ و پرسیاری لێ بکات چۆن ئەم وانەیە بڵێتەوە بە نمونە لەسەر ئەم بابەتە ئەمە با بڵێنەوە چاتەیە کە تۆیکی لەگەڵ زیرەکی دەستکردەکە پرسیاری لێ بکەی پرسیارەکەی من ئەمە بوو کە لێرە بەشێک ئەگەر دیقەت بدەیت بۆ بەشی مامۆستا 15 پرسیاری ئامادەکراو هەیە یعنی وەکو کار ئاسانی بۆی هەموو دەقەیەک نەینووسنەوە دەنا بەڕێستان چیتان بوێ لێی بپرسن دەتوانن لێی بپرسن خۆتان بینووسن مەبەستم لە چی لە بواری پەروەردە ئێستا بڵێ دۆخی سیاسی عراقم بۆ شەرحکاڵە ببوورە من ڕێگە پێدراو نیم بۆ بابەت تەواوە کاک فازی ئەین باسی بابەتیشکە ناکە بەڵام باسی ئەو بابەتە پەروەردەی و بابەتە زانستیاکە کە ئێمە داومانەتی بەڵام بە چەندین جۆری جیاواز لێرە لە بەشی مامۆستا 15 پرسیاری بۆ ئامادەکراوە بۆی هەموو دەقەیەک نەینووسێتەوە وەکو ئەو پرسیارەی کە من لێم کرد میتۆد و استراتیژیشی گونجای وانەوتنەوەم بۆ ئەم بابەتە پێشنیار کە پێی ڕێنمایەکانی وەزارە وەڵام تەداتەوە سڵاو من زانام یاریدەری فێرکات دڵخۆشم کە دەتوانین پێکەوە پلان بۆ ئەم وانانە دابنین بە پێی ئەو دۆکۆمنتێک کە هێناوتە وەزارەتی پەروەردە جەخت دەسەر میتۆدی کردەیی و چالاکانە دەکاتەوە بۆ ئەوەی قوتابیان وەکو زانای بچووک بیرکەنەوە لێرەدا پێتەڵێ میتۆدی فێربوون لە ڕێگەی دۆزینەوە بۆت باسەکە چۆنێتی ئەو میتۆدە ئەوە من وەکو مامۆسا پرسیارم لێ کرد پێتەڵێت کە چۆن ئەو میتۆدە بەکاربێنی پێتەڵێت کە چۆن کۆنسێپت مایپین بەکاربێنی پێتەڵێت ئەو مۆدێلانەی فێربوونی دەستی چۆن بەکاربێنی
POE چۆن بەکاربێنی هەچیەکت لێرە بوێت چەند شتێکت بۆ پێشنیارەکە کە مامۆستا لەگەڵ باسکردنی میتۆدەکە شێوازی بەکارهێنانەکەشی پێی بڵێ ئەم وانەیەی من چل خولەکە پێشنیارت چییە چۆن کاتەکان دابەشکەم ئەبێ ئەو بابەتە بڵێمەوە چۆن کاتەکان دابەشکەم لەسەر شانشینی جانەوەران قسە دەکەم کاتەکانم چۆن دابەشکەم و بەچی میتۆدێکوانەکان بڵێمەوە و چۆنێتی بەشداری پێکردنی قوتابیان چۆن بێ پاکێجێکت دەداتێ ئەگەر ئێمە ئاوها 15-20 مامۆسای ڕاهێنەریشکۆ بینەوە لەواچێ سەعاتێکمان پێویست بێت تا بینوسینەوە بینێنە مامۆستایەک ئەو بەخولەچێک بۆی ئامادەک بۆیە زۆر گرنگە کە لێرە مامۆسایان سوود لەم زیرەکی دەستکردە ببینن پرسیارێکی کەی لێ بکە شێوازی هەڵسەنگاندن و فیدباچی گەڕاوە بۆ ئەم بابەتە دیاری بکە هەموویت بۆ بە زمانێکی کوردیە ڕەوان جوان بۆتەکە ئەم بابەتی شانشینی جانەوەرانە ئەمە دەواازەیە کە حتا بۆ یارمەتیدانی منداڵی فەقیریش ئەم پلتفۆرمە پێی بڵێ ئەم بابەتەم بە ئینگلیزی بۆ باسکە بە ئینگلیزی بۆ باسەکە بڵێ بە عەرەبی بۆم باسکە بە عەرەبی بۆت باسەکە بڵێم بابەتەم بۆ پوختکەرەوە بۆت پوختەکاتەوە بڵێ بۆم بابەتەم بە جۆرەی هەرەمی بلۆم بۆ باسکە بە جۆرەی هەرەمی بلۆم بۆت باسەکە ئەوەی کە بە کەسێک ناکرێ بە تەنها من وەکو قوتابیەک ئەگەر بە باشی لەم بابەتە تێنەگەشتم لە مامۆسا و واریدیشە مامۆسا بابەتێک شەرحکا و هەموو قوتابیەکان ئاسی تێگەشتنیان وەکو یەک نەبێ پێویست بەوە نییە بچی مامۆسایەکی خصوصی بگری پێویست بەوە نییە بچی پارە بدەی وەکو قوتابی تەنها بتوانە ئەوە بەکاربێنە ئەگە پرسیاری لێ بکەی و بابەتەم بە جۆرەی هەرەمی بلۆم بۆ باسکە بابەتەکەت بۆ باسەکات و ئاستەکانی هەرەمی بلۆمیشت بۆ دیاریەکات پێی بڵێ ئەو بابەتەم بۆ کورتکەرەوە بۆت کورتەکاتەوە پێی بڵێ ئەو بابەتەم بۆ بکە بە پرسیار و وەڵام بۆ تەکا بە پرسیار و وەڵام بڵێ ئەو بابەتەم بۆ بکە بە 20 پرسیارە بۆ دانێ لەگەڵ دانانی وەڵامەکانیشانە ئەوەی کە ئەوە پرسیاروان لێ کرد لەسەر ئەوەی کە بە جۆرەی هەرەمی بلۆمە بابەتەمان بۆ شەرحکە ئاستەکانی بلۆمت لەو دۆکۆمنتە پێ پیشانەدات ئاستی تێگەشتن ئاسی بەکارهێنانیتر بەو جۆرە ئاسی شیکردنەوە دەڵێت ئەم بەشەی ئەم وانەیە پەیوەندی هەیە بۆ ئاستەوە هەتا لە ئاخیرا بۆت پوختەکاتەوە و ئامۆژگاریش دەکات بە هەمان شێوە قوتابیش دەتوانێت لەسەر ئەو بابەتانە هەج بابەتێکی دیکە پرسیاری هەبێ بیکە خاڵێکی کەی گرنگ لێراوەیە ستودیۆیەکی توێکاری یان بابەتێکی ئەوەی کە علمی تەشریحە لەنا ئەم پلتفۆرمە تازە جێگەمان کردوێتەوە یەکێک لە گرفتەکانی ئەمە کەمی مختەبەرە لە ناو قوتابخانەکان یان نەبوونی پێداویستی پێویستە لە ناو تاقیگەی قوتابخانەکان تەنانەت ئەگەر تۆ بتەوێت تاقیگەیەک دابمەزرێنی بەس لە ڕووی تەجهیزکردنەوە تەجهیزکردنی کەلوپەلی تاقیگەکە ئەوانە ناکە پەیوەندیان هەیە بەلایانی زانستی ئەوانە کە ئەساسیاتی ئیشەکەن لە تەئسیسی ئاو و لە تەئسیسی کارەبا و لە تەئسیسی کەوانتەری شوێنی ئەو بابەتانە لانی کەم $10,000 پێویستە ئەگەر شتێک بکەیت تۆزێک کوالەتی بێ باعیسێ $4,000 ئەشیاکانت پێویستە کە بیان کڕی بۆ خۆمانەوە پرۆسەیەمان بە عەمەلی کردووە یعنی مختبەرێک $13,000 تێچ ئەگەر مختبەری چیمیا بێ یان مختبەرێکی فیزیا بێ یان بایۆلۆجی بێ ئێمە لێرە تاقیگەی گریمانەییمان هەیە بە هاوکاری زانکۆی کۆلۆرادۆ کە زانکۆیەکی ئەمریکیە بۆ بابەتەکانی چیمیا فیزیا بایۆلۆجی بیرکاری مختبەرێکی ئیفترازی ڤێرچوال لاب ئیفترازی دانراوە
ئەوەی کە لە ناو تاقیگەیەکە ئەتوانی بیکەیە توانی لێرەش ئەنجامی بدەیت. ڕەنگە جەنابتان کارتان ئەوە بێت لە قوتابخانەکان ئەساسیاتی ئەمە بە مامۆساکە ئاشنا بکەن، بەڵام وردەکاریەکەی ئیشی من و جەنابتان و ئەو بەڕێزانە نین کە ئاسە ناو ناوەندەکانی خوێندنەوە، چونکە ڕەنگە ئێسا من گواستنەوەی لە ڕێگەی پەردەوە نەزانم بابەتەکە لە ڕووی زانستیەوە چی وەکو مامۆسایەکی چیمیە، بەڵام مامۆسایەک بۆ خۆی دەزانی ئەمە چۆن شەرحکە. بەنێسا لەوا چێ بەس بتوانم هەندێک جوڵەی تیا بکەم کە جوڵەکان زانستی نەبێ، بەڵام ئەوە کاری مامۆسایەکی چیمیایە. بۆیە جەنابتان کە ئاڕۆنە ناو ناوەندەکانی خوێندن ئەم بەشەی پلاتفۆرمەکە بە مامۆسا بناسێنن. وردەکاریەکەی کە بریتە لە چی؟ بریتە لە تاقیگەی گریمانەی. وردەکاریەکەی بۆ خۆیان بەجێ هێڵین. ئەلێرە لە فیزیا بۆ نمونە مامۆسای فیزیایی تر ئەتوانێت بڕیار بدات مامۆسای فیزیا ئەتوانێت بڕیار بدا ئەم بابەتە چۆن ئیسفادە لێیەکە. ئەوەی کە ئێمە ئەتوانین بیکەین ئێمە ناساندنی پلاتفۆرمەکەیە بەو بەڕێزانە و خۆیان ئەوان ئەتوانن کارەکان ئەنجام بدەن. بەس ئەم تاقیگەیە هەموو بابەتانی فیزیا، چیمیا، بایۆلۆجی کە پێویستیانە مامۆسایان پێویستیانە ئەتوانن ئیسفادەیەکی باشی لێ بکەن. ئەوانە هەمووی قوتابیش ئەتوانێت ئیسفادە لەو تاقیگانە بکات بۆ تێگەشتنی وانەکان بە عەمەلی. بوونی تاقیگەی افترازی ڤێرچوال لاب ئێستا مۆدێلێکی تازێ و لە زۆر شوێن بەکارهێنرێت. ئیجابیاتی زۆرە. یەک هەندێک مەوادی کیمیایی هەیە لە ناو مختەبەرەکانە کە هەڵگرتنی بەڕاستی پێویستی بە حەزەرێکی زۆرە بۆیە کە زیان لە تەندروستی قوتابی و هەروەها گرفت نەنێتەوە. هەندێک جار هەتا حاڵەتی ئەگەر باش مامەڵەی لەگەڵ نەکرێ حاڵەتی ئاگرکەوتنەوە ئەوانەش دروستە بێت جا لەوەی کە سەلامەتی قوتابیش تێچوێکی زۆر. ئەسا لەو قوتابخانەی کە سمارتبۆردی تایە مامۆسا پێویستی بۆ نییە قوتابی بەرێ بۆ ناو تاقیگە، هەر لەسەر سمارتبۆردەکە مختەبەرەکە لە بەردەستی خۆیاتی دەتوانێت ئەو قوتابیانە کە کاریان پێکا بیان هێنن لەسەر سمارتبۆردەکە کارەکان ئەنجام بدەن. هەر ئاوها تەنها بە جوڵەیەکی دەست من بەدەستی جوڵێنم تۆ وەکوەی کە یاری لەوەیکی ئەوەی کە بۆ خۆت بەدەستی خۆت توانیم بابەتانە فێربی. بۆیە ئەم تاقیگەی افترازیە یەکێکە لە خاڵە گرنگەکان کە بەڕێستان بە مامۆسایانی بناسێنن بە تایبەتی مامۆساکانی چیمیا، فیزیا، بایۆلۆجی و مامۆسای زانست ئەمانەی ئیسفادە لێیەکە. مامۆسای بیرکاری ئێمە تاقیگەی بیرکاریمان لە هیچ قوتابخانەیەکە تەسەورەکەم نەبێ، بەڵام لێرە تاقیگەی بیرکاریش هەیە کە ئەتوانێت سوودی لێوەگرێت. ئێمە ئیمێڵمان لەگەڵم زانکۆیە کردووە کە زانکۆی کۆلۆرادۆیە لە ئەمریکا و ئەم زانکۆیە لەگەڵ ئێمەم هاوبەشەی کردووە کە بتوانین پلاتفۆرمەکانی ئەوان کە فێتی پێڵەن پلاتفۆرمێکی گرنگە و بە بەشێکیش لە بەڕێزان لە سۆفت ماکس خۆیان تەرجەمەیان کردوتە سەر زمانی کوردی. بۆیە بابەتەکە هەم بە کوردی بەردەستە هەم بە ئینگلیزیش بەردەستە کە ئەتوانن سوودی لێوەگرن. جا لە ڤێرچوال لاب دەکرێت جەنابتان شتێکی دیکە بە مامۆسایانی زانست بە تایبەتی مامۆساکانی حتا چیمیا و بایۆلۆجیش زیاتر بایۆلۆجی بناسێنن. ئەویش بابەتی ستۆدیۆی توێکاریە، علمی تەشریح. لە ستۆدیۆی توێکاری تۆ قوتابیەک فێرەکەی بۆی کە باسی دڵی بۆکەی، یان ڕسمی دڵ لە کتێبی زانستە هەیە یان لە کتێبی بایۆلۆجی هەیە، بەڵام ڕسمێکی مجەڕەدە یان دوودیە ئەوەیە. بەڵام لێرە بە شێوەی تەفاعولی ڕسمێکی سریدی من ئەگە بمێ بزانم ئەم بەشەی دڵ چییە، لێرە پێمەڵێ ئەم بەشەی دڵ چییە، بە تەواوەتی ئەمەیە دڵ ببینم. هەموو ئەم بابەتانە لێرە دیاری کراون کە تۆ توانی لە چەندین شتی جیاواز ئەمە بینینێکی چێژبەخشانەیە بەڕاستی هەم بۆ قوتابی هەم بۆ مامۆستا کە بتوانێ سوود لەوە وەربگرێ. مامۆستا بەم شێوازە ئەتوانێ وانەکەی خۆی بۆ قوتابیەکانی شەرح بکە، باشتر تێگە و ئەتوانێ ئاسانتر هەموو بەشەکانی دڵی پێ بڵێ
لە ڕووی زانستیەوە بۆی شەرحکە و هەر ئەتوانێت لێرە بەشی تاقیکردنەوەمانە یعنی ئەتوانێت تاقیکردنەوەی بکە بۆ من تاقیکردنەوەیکی خۆمەکەم بە عەشوایی شتەکان دانێم ئەوە هەڵم کردیایە لەوە ڕاستم کرد لەوە هەڵم کرد لەوە ڕاستم کرد لەوە ڕاستم کرد لەوە ڕاستم کرد 4 لە 6م ڕاست بوو واتە لە هەمان کاتە کیوزێکی سەریع بۆ قوتابیەکەش لێرە زانستی توێکاری ئێستا بەشی مرۆڤ و بەشی ڕۆکی تایە بە ڕێزان بە تەمان بەشی ئاژەڵیش دابنێن لە بەشی ڕووەک وێنەکە تۆزێک سریدیە تا ئەکرێتەوە دەواازەیەکی گەورە بە ڕووی قوتابیە ئەکرێتەوە بە ڕێزان بە ڕووی مامۆسا ئەکرێتەوە بە کوالەتیشی بەرز بە شەرحێکی تەواو ئەم بابەتانیان لەگە باسەکەی بۆ نمونە ئەمە پێکهاتەکانی گوڵە لێرە پێتەڵێ تعریفەی ئەوەت بووە کاکە ئەوانە چین و لە هەمان کاتدا لێرە شەرحەکانی تیا هەیە کاری ئێوە وەکو مامۆسای ڕاهێنەر کاری ئێوەی بەڕێز ناساندنێتی ئێمە ئیشەکە دروست کراوە و لە ڕووی عیلمیش ئیشەکە ئیشێکی مەزبوط و ڕێک و پێکە لە ڕووی تەکنیکیش دروست کراوە بەڵام ئێمە لە ئانەزانستیەکەی لێ گەڕێن بۆ چۆنێتی بەکارهێنانەکە بۆ مامۆسای مختصی خۆی چونکە ئەوەی مامۆسای بایۆلۆجی نەبێ یا مامۆسای زانست نەبێ ڕەنگە نەتوانێت حەق بداتە ئەم بابەتانە کە چۆن باسییانەکە بەڵام مەبەسمانەکە بڵێن لێرە بابەتیشکە هەیە ئەم پلاتفۆرمە بە معنای کەلیمە پلاتفۆرمێکی ئینتراکتیڤە تەفاعولیە لەوەی کە مەسەلەن تۆ قوتابی خۆی ئێستا من چۆن بەدەست ئەم بابەتانە دەجوڵێنم بەدەست ئەم کارانە دەکەم قوتابی خۆی توانێ بابەتی مەسەن پێکاتەکانی تۆی و ڕووەک تۆ پێکاتی تۆی ڕووەک ئەوێ بە دوو ڕەسم شانی قوتابی بدەیت ڕسمێک ئاوها ڕسمێک ئاوها لەوا چێ و باشیش تێنەگە بەزەگەل لە بەردەستی خۆیان بێت تێ بگە و خۆی ئاوها بکە چەکەرە و گەڵاچکە چیەیتر ئەوە قەت بیری ناچێتەوە ئاسان نییە لە بیرچوونەوەی ئاسان نییە بۆی ئەم جۆرە فێربوونە جیا لەوەی چێژ بەخشە خۆشت بەدەستی خۆت ئەنجامێدەی بە کردار ئەنجامێدەی ئێستا بەشی مرۆڤ و بەشی ڕۆکی تایە بەڵام بەشەکانی دیکەش حتمەن ئەوانەی کە پەیوەندیان بە ئاژەڵیشەوە هەیە لێرە دانرێ و بۆ هەر بابەتێکیش شەرحی خۆی تایە ماوەسا دەتوانێت بە کوالەتیشی بەرز ئیسفادە لە ستۆدیۆی توێکاری بکە ستۆدیۆی توێکاری کە ئالێرە بۆم باسکردن بە ڕێزان زانستی توێکاری ئەو ستۆدیۆ کاشتە ناویە و بابەتانی تایە و لێرەش ئاماژەم بە تاقیگەیەکی گریمانەیە یاکە ڤێرچوەڵا بە بۆ بابەتەکانی چیمیا فیزیا بایۆلۆجی ئەرچی ئێوەی ئەزیز ناساندنیەتی و ڕێنوێنیکردنی مامۆستای زانست و بیرکاری و بایۆلۆجی و فیزیا و چیمیا و ئەو بە ڕێزانەیە کە بە دەرەجەی ئەساسی سوود وەربگرن لە تاقیگەی گریمانەیی و لە ستۆدیۆ توێکاری لە زانستی توێکاری و لەوێشەوە ڕێنوێنی قوتابیەکان کەن کە قوتابیەکانیشان بەکاری بێنن چونکە ئەم بابەتە بابەتێکی گرنگە بۆ ئەوان کاک زوهێر کەی برێک سعات 5 دقیقەیشکە زۆر باش بەڕێزان بابەتەکانی ناو ئەم پلاتفۆرمە ئەگەر بۆ پۆلی یەکی بنەڕەتی سیر بکەیت با ئێستا پیکی ڤیدیۆی کوالەتی بەرز بۆ منداڵ بەرهەمێنراوە هەر لە پۆلیەکی سەرەتاییەوە بۆ مەبەستی فێربوونی پیتەکان تێدایە دەستنیشانی ئەمە لە هەروانەیەک کۆمەڵێک چالاکی ئەنجامەدرێ ئەگەر لێرە سەیری بکەی قوتابی دەتوانێت هەر تەنها بەدەست ئەوە هەڵبژێرێ ئەوە هەڵبژێرێ ئەوەش هەڵبژێرێ کردارەکان ئەتوانێت بەدەست ئەنجام بدە بۆ خوێندنەوە بە ڤۆیس هەموو مرۆڤێک 5 هەستی هەیە هەستی بینین و بیستن و چێژکردن و تامکردن و ئەوانە لێرە 3 هەستی گرنگ لەناو ئەم پلاتفۆرمە بەکاریە نووسین کە ئەتوانێت هەستی بەرکەوتن با بڵێن خۆی شتەکان بنووسێتەوە بەشی نووسینی تیا
وێنە کێشانە شتێکە هەر شتێکی تایە بە قەڵەم یان بەدەست ئەتوانێ ئەوە بکە بیستن و بینین ئەم هەستانە بە تەواوەتی لەم پلاتفۆرمە بەکارێنین واتە قوتابی تەنها لە باتەوەی کە گوێ بگرێت لە بەرامبەر شتێکە لە بەرامبەر پلاتفۆرمێکی ئەلیکترۆنیە مامۆسایەک بە ڤیدۆ دەرسی بۆ شەرحکە بەس ئەو گوێ بگرێنە ئەم دەژنووسێتەوە و دەشی بینێ چۆن ئەمەوەکو ئەرچی ماڵەوە بنێرم بۆ قوتابیەکەم ئەلێرە ئایکۆنێک هەیە ئەم ئایکۆنە ئەو کاتە دێتە پێشەوە بۆ ئێوەی بەڕێز یعنی هەموو کاتێک نایبینی ئستا بۆ نمونە ئایکۆنی گۆگڵ میت و شتەکە نابینی لێرەکە کاتێک دێتە ناووانەکان نە گۆگڵ میتە بینی نا گۆگڵ چاتەکەشە بینی هیچیان نابینی کاتێک دێتە پێشەوە ئەشیتە ناووانەکە ئینجام ئایکۆنە ئابینی چونکە وەزیفەیەم ئایکۆنە جیاوازە لێرە لەگەڵ ئەرچی ماڵەوە لەگەڵ وانەکە دەست پێەکە لێرە ئەرچی ماڵەوە هەیە من وەکو مامۆستا کام پۆلەم هەیە هەموو قوتابیەکانم ئاوها بۆم ڕیسکراوە مامۆستا ئەم بابەتەم قوتابیەکانم بۆ ڕیسکراوە لە پۆلی با بڵێم دووە پۆلی هەچەنێکە یا پۆلی یەکە من سەیری تەلەبەکان مەکەم بەس لە گروپی ئەلف ئەگە بمەیە بەس بۆ گروپی بابێ بەس بۆ گروپی بە ئەگە بمەیە بۆ هەمووی بێ ئۆڵ گروپ دانێم ئەلێرە بەس بۆ گروپی ئەلف ئەگەر بۆ هەمووی ببنێرم ئەوە هەموویم سەلێکت کردو ئەگەر بیبینن ئەگەر تەنها چەند قوتابیەک دیاریکەم خۆم دێمە ئێرە دیاریەکەم من ئەوە سێ قوتابیم دیاری کرد ئەلێرە ئەرچی ماڵەوە بدە ئەم ئەرچی ماڵەوە بۆ کێیە ڕۆژێک گەڵەبژێرم بۆ ڕۆژی 29/8 ئەلێرە توانی ئەوەی کە ئاتەوێ بینوسی هۆمۆرکە یان هەشتێکە ئەوە ئەرچی ماڵەوە سپێراوە بە سێ ستودنت سێ قوتابی ئەرکەکەی بۆ چوو باشتر قوتابیەکە ئەیبینێت تۆ لێرەش ئەیبینی کە ئایا ئەو قوتابیە ئەرکەکەی تەواو کردووە سەیری کردووە یا سەیری نەکردووە بۆیە وتم 15% ئەو ئەرکانە مەسەڵەن مامۆستا کتێبێکی لەبەردەسایە لێرە لە پلاتفۆرمەکەەوە ئێوە پێی بڵێن لە پلاتفۆرمەکەەوە بیداتە قوتابیەکان خۆی بابەتێک هەڵببژێرێ 15% با بڵێن لە وەرزی یەکەم 15% ئەرکەکانی ماڵەوە ئەگەر 100 ئەرچی هەیە 15یان تەنها 15یان لە ڕێگەیان پلاتفۆرمەوە بنێرێ بۆ هەموو قوتابیەکان و سەیرێکیان بکە بزانە ئەلێرە ئایا تەواو بوون لەم ئەرکانەیان یان نە پشێک وەرگرن و دوایی دەگەڕێنەوە بۆ باسکردنی تەفاسیل پلاتفۆرمێکی گرنگە فێربوون چێژبەخشەکە و هەروەها پرۆسەی فێربوون خێراکە و دەواازەیەکی نوێ لە ڕووی تەکنۆلۆژیەوە بۆ قوتابیان و بۆ مامۆسایانی ئێمە ئاکاتەوە کە ئەتوانن سودمەند بن لە هەموو بابەتانەی لەناو پلاتفۆرمی قوتابخانەکەم هەیەەوە ئەو جێگایانەشی کە بەکاریان هێناوە سوودێکی باشیان لێبینیم ڕاستیەکەی جەنابی وەزیر لەسەر داوای بەڕێزیان کۆکردنەوەی هەموو ڕاهێنەرەکانی پەروەردەکانی هەولێر بۆ پێشکەشکردنی پاکێجێت لەسەر بابەتی تەکنەلۆژیا بڕگە و بابەتەکان کە زۆر زۆر گرنگ بۆ ئەمڕۆ ئاماژەی پێ بکرێ بریتی بوو لە پلاتفۆرمی قوتابخانەکەم لەگەڵ پلاتفۆرمی قوتابخانەکەم جارێکی تر دووبارەکردنەوەی ئی هەڵسەنگاندن لە ناوەندەکانی خوێندن لەگەڵ بابەتی AI بوو دەستخۆشی تەڵان بۆ ئەو کارە جوانەش ئەەکەم کە ئەمڕۆ جەنابی وەزیر پێی هەستا بەوەی کە وای لێ کردین ئێمە ڕاهێنان بێسنوورە ڕاهێنان کەس ناناسێ و ڕاهێنەریش لە هەر پلە و پۆستێک بێ هەر ڕاهێنەرە و ئێمەش دەستخۆشی لێ یەکەین لە ڕاستیە ئێمە لە مێژە بەردەوامی لەکردنەوەی خولەکانە بەڵام ئەوەی کە پێیوەستە بە ئەو پلانە جوانە و ئەو استراتیژیە جوانەی کە بۆ ڕاهێنان دانراوە لە وەزارەتی پەروەردە بڕگە و بابەتەکانی ئەم ساڵ بریتی بوون لە بابەتی ژینگە کە لە کابینەی نۆی حکوومەتی هەرمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرمی کوردستان بە خۆشحاڵی و زۆر گرنگی پێەیە و ئێمەش وەکو بابەتی ژینگەی پەروەردەی لەسەر هەمان ڕێچکە ئیشمان کردووە دوو هەم بابەتیش کە ئەم ساڵ ئێمە احتیماممان پێیا و گرنگیەکی زۆر بەلایەنی بابەتی مامەڵەکردن لەگەڵ قوتابیان کام جۆرە قوتابیەمان هەڵبژار ئەم ساڵ قوتابیانی ئۆتیزم و فرە چالاک من حەز ناکەم پێیان بڵێم فرە بزێ و یان پێیان بڵێم
فرە جوڵە ئەمێن پێیان بڵێم فرە چالاکیان پێیان بڵین فرەوزە بۆی کە ئێمە هەوڵین وەکو ڕاهێنەر دایما بیرۆکە ئەرێنیەکان بڵاوکەینەوە بابەتی سێهەمیشتمان ئەمڕۆ تەکنەلۆژیا بوو کە بەڕێز وەزیری پەروەردە دکتۆر ئالان بۆ خۆی پێشکەشی کرد جێ خۆشحاڵی بوو بەڕاستی. وەکو ئێمەی ڕاهێنەر زۆر گرنگا و سمینارانە و بە تایبەتیش لەگەر سەردەمی ئێستا زۆر یەکتر دەگرتەوە و یەکتر دەگونجێتن. دانانی ئەو پلاتفۆرمەی بە ناوی قوتابخانەکەم گرنجەکەی لەوەیدایە دەتوانین قوتابی و مامۆستا و هەروە ڕاهێنەر هەرهەمیان بە یەکتر دەبەستەوە بە یەکتر گرێک دەداتن. بوونی ئەو پلاتفۆرمەی لەو کاتەی ئێستاکەدا لەبەر ئەوەی تقریبا دەتوانین بڵین ناوچەکە بە بارودۆخەکی تێدەپەڕویان هەر ڕووداوە کارەساتەگەیان هەر شتێک ڕوو بداتن دەتوانی برین تاکو ڕادەیەک و پلاتفۆرمە دەبێتە جێگرەوەی قوتابخانە تاکو ئەو بارودۆخەکە لە ناکاوە با بڵێن نامێنێتن. جگە لەوەش گرنگی پلاتفۆرمەکەی لەوەیدا هەیە ئەوەی جێی با بڵێن زۆر سەرنجی من بوو بوونی تاقیگە بوو. جاران ئەگەر بمان ویستا بە تاقیگەک لە قوتابخانەکدا بمەزرێنێن لە ڕووی کۆست و لە ڕووی تەکلیفە وانەیە زۆری دەویست بەڵام لە ڕێگا پلاتفۆرمەوە کار ئاسانێکی زۆر کردیە. بێجگە لەوەش کوالیتی پلاتفۆرمەکە شێوازی داڕشنەکەی زۆر کاریگەری هەیە زۆر سەرنجڕاکێشە بە تایبەتی دەتوانم بڵێم لە بۆ قۆناغی بنەڕەتی منداڵان زۆر لەگەری تێکەڵاوی دەبن. هیوادارم ئەوەی ماوە کە تایبەتە بە قۆناغی ئامادەیی توش ئەوانی زۆر پێویستن لە زووترین کات هەوڵ بدرێتن تەواو بکرێتن. ئەوەی گرنگ بی بەنسبەتە من تێبینیشم کرد لەو سمینارەی جەنابی وزیر هەوڵیدا بە شێوەیەکی سادە و ساکار زانیاریەکان بگەیەنیتن ئێمەش وەکو ڕاهێنەر بتوانین ئەو زانیاریانە بگەینە ناوەندەکانی خوێندن و هەروە مامۆستایەکانیش ناڵین لە قۆناغی یەکەم هەمووی بتوانن جێبەجێ بکەن بەڵام لە قۆناغی سەرەتا ئەگەر بێت و دەست و پەنجەیان لەگەر ئەو پلاتفۆرمەیە لێ ڕابێتن پێم وایە لە ماوەیەکی ناوەڕاست مەودا بانەڵێن زۆر نزیک لە ماوەیەکی ناوەڕاستمەودا کاریگەریی زۆر باش دەبیتن و مامۆستایان هەست بە ئیجابیەکەی ئەو پلاتفۆرمەیە دەکەن. لێرە ڕێگادا بە قوتابی لە بابەتی وێنە کێشان بۆ خۆی هەم وێنە بکێشێ هەم ڕەنگکە واتە هەموو ئەو بابەتانی کە پێویستە هەر ئەتوانێت بەدەست بە قەڵەمێک بتوانێت لەسەر تابلێت یاخود لەسەر کۆمپیوتەرەکەشی کاریان لەسەر بۆ چالاکیش بە هەمان شێوە وەڵامەکەی من یەک لەسەر سێی ڕاز بوو. خاڵێشکەی کە گرنگە لەناو ئەو پلاتفۆرمە هەیە بابەتی شەترەنجە. لێرە لە شەترەنج کتێبێک دانراوە کە ئەم کتێبە هەم کتێبی فێرکاریە بە هەماهەنگی لەگەڵ یانەی شەترەنجی خانزاد کتێبێکی فێرکاریە کە باز لە چۆنێتی شەترەنج و بەکارهێنانی شەترەنج و فێربوونی شەترەنجەکە و قوتابی دەتوانێت لێرە یاری خێرا بکە ئەگەر کەسێک لەسەر خەت بوو بتوانێت یاری لەگەڵ کە ئەسامە کەسێک لەسەر خەتە لەگەڵ من کلیکم کرد دەتوانین پێکەوە یاری ئەنجام بدەین یان ئەتوانێت قوتابی لەگەڵ زیرەکی دەستکرد ئەو زیرەکی دەستکردی زانە ئەو ئاستانە هەڵبوو بژێرێکە خۆی دەیەوێت بە جۆرێ و ئاسانە یاریکە لەگەڵ زیرەکی دەستکرد یاریەکەیت و ئەو لەگەڵت دێ ئەم یاری حتمما لە کۆتایی لیمیتێکی لەسەر دانین بۆ جۆرێک لە تەتەڕوفی تیانە بێ قوتابی هەموو کاتەکەی لەسەر ئەوە بەسەر بەرێ
بەڵام بابەتی شەترەنج من مەقالەیەکشم لەسەر نووسی توێژینەوەی زۆر گرنگیشی لەسەر هەیە تەئسیری لەسەر بیکاری لەسەر زانست لەسەر وانەکانی کە بۆ توانای بیرکردنەوەی قوتابی حتا بۆ بابەتی زیادبوونی تەرچیز بۆ بابەتی سەبرگرتن و ئارامگرتنی زیاتری قوتابی کاریگەری زۆر گەورەیان هەیە لینچی توێژینەوەکانیشم دانابوو لە وتارەکەمە هەر بە ڕێزێک پێی خۆش بوو زیاتر لەو بارەیە بزانێ کاریگەری شەترەنج لەسەر لە بوارەش خوێنێتەوە کابێ و پلتفۆرمە بە شێوەیەکی گشتی دەبێتە دەواازەیەک بۆ ئەوەی کە هەموو قوتابیەک بتوانێت شەترەنج بەکاربهێنێت و ئێستا لە هەندێک لە قوتابخانەکان هەیە خاڵیشکە بریتێ لە پێشبڕکێی زانستی لە پێشبڕکێی زانستی ئێمە ئامانجمانەوەیە کە پێشبڕکەیەک هەبێت لە نێوان قوتابیەک لە زاخۆ لەگە قوتابیەک لە گەرمیان بتوانن بابەتێک هەڵببژێرن پێشبڕکێ لەسەکە من بۆ منە بابەتی پۆلی بیرکاری پۆلی 5 هەڵبژێرم لە ئاسی پۆلی 5 ئەو بابەتانە هەڵبژێرم کە بە دوای کەسێکە ئاگەڕێم کە بێتە خەت ئەوە کەسێک هاتە خەت ئەم پرسیارم بۆ هاتووە ئەوە من وەڵامم دایەوە بە هەمان شێوە ئەویش هەر وەڵامەداتەوە ناوی ئارام فازیلە لە نەتیجە ڕکابەرەکەم 490 خاڵ من 7 خاڵم هێنا سواس مەبەسەکە لێرە لە چییە لەوەیە قوتابیر لە بابەتە جیاوازەکان ڕابکێشرێتە ناو ئەو بابەتانەی کە ئەیەوێت لە بابەتی زانست یاری کۆمەڵایەتی لە هەموو بابەتەکان تەکنەلۆجیا تەنها بۆ کات بەسەربردن و تۆڕە کۆمەڵایەتیەکان نەبێت وادام قوتابی هەر تەکنەلۆجیا بەکارێنێ بتوانێت لەو بابەتانەی دیکەش سوودیان لێوەربگرێ بەکاریان بێنە لێرە ژوورێکی تایبەت هەیە لە ژوورە تایبەتەکە با بڵێن ئەگە پۆلی 4 هەڵبژێری یا پۆلی 3 یان پۆلی 5 هەش پۆلێک ئەلێرە کۆدێک دروستەکەی ئەو کەسە کۆدەکەی بۆ نێری کۆدەکە داخڵەکە و ئەو کۆدێک کە داخڵیەکات لەگەڵ دێتە خەت خۆت و ئەو بەیەکەوە پێشبڕکێکە ئەنجامەدەن لەمەی حاڵەتی یەکەمیانە کە لە پێشبڕکێی زانستی هەبوو بە دوای کەسێکە ئاگەڕێی لە ئۆنلاین مەسەن لە پۆلی 5 بە دوای کەسێکە ئاگەڕێم لە بابەتی بیرکاری بزانم چەند کەس دەسە خەتە ئەوە کەسێک هاتوۆتە خەت لە خەتە من وەڵامی خۆمە دەمەوەیش وەڵامی خۆی داتەوە ئەچێتە سەر پرسیاری دووهەم ئەمە لە هەموو بابەتەکان تیا بێ لە زانست لە ئینگلیزی لە کوردی بۆ ئەوەی کە قوتابی هەم بتوانێت ئەگەر کەسێک ئۆنلاین بوو لەگەڵ یا بێتە خەت پێکەوە یاری بکەن یانەگە بتوانێت ژوورێکی تایبەت تەنها خۆی و دوو کەس معنی بێ کە خۆی دیاری بکە هاوڕێتی لە قوتابخانەیەشی دیکە دوو بەڵێ لە پێشبڕکێی زانستی دوو جۆری هەیە یەکەم ئەو کەسانی لە یاری خێرا تۆ ئاستەکە هەڵەبژێری بۆ منە پۆلی 5 دواتر بابەتێک هەڵەبژێری بۆ لە من بیکاری هەڵەبژێرم لە بیکاری ئەوە کەسێک لە خەت بوو هاتە خەت من وەڵامی ئەو پرسیارەم مایەوە هەڵە بوو ڕاستەکەی بۆ سەوز کردم وەڵامێکی دیکە ئادەمەوە ئەچمەسە پرسیاری سێهەم من بەڕاستی وەڵاممدایەوە ئەچمەسە پرسیاری چوارهەم هەڵم وەڵام مایەوە ڕاستەکەی ئەوە بوو لە نەتیجە ڕکابەرەکەم 250 من 240 واتە ئەو کەسێک کە بەرامبەرتە بە پێی ئەو کاتە و سورعەتی وەڵاممانەوەکە ئێمە ئێستا حالیەن بابەتیشکەش داخڵ ئەکرێ کاری لەسەرەکرێ کە ویش بەرەو لووتکەیە بەرەو لووتکە قوتابی بە چەند ستەیجێک پرسیاری بیرکاری ئەدرێتە یان پرسیاری تاریخی ئەدرێتە یان پرسیاری جوگرافیا ئینگلیزی ستێپ بە ستێپ بەرنامەی من سەیەر بە حملیۆن هەبوو چۆن ستێپ بە ستێپ تۆ سەرەکەوتی ئاوها ئەویش لە بابەتی زانست و بیرکاریوانە ستێپ بە ستێپ لە هەمان کاتدا هەڵسەنگاندنی پیسا و پرسیارەکانی پیسا و ستانداردەکانی ئەو پرسیارانە بۆ یەکە قوتابی کورد ڕابێ بۆ هەڵسەنگاندنی دەوڵەتەکان ئەوانیش لە ئایندا خێنە ناو پلتفۆرمە بەڵام ئەوەی کەمە بەستە ئەوەیە لێرە لە یاری خێرا حەسەب ئەو کەسێک کە لە خەتە بەس ئێستا حەو ڕۆژە چەند کەس لە خەت بۆ لە 15 ڕۆژە مەسەڵەن ئێستا کەسێک دێتە خەت بە هەمان شێوە تۆ ئەو پرسیارانە ئەکەیت و ئەویش وەڵامەداتەوە تۆش وەڵامەدەیتەوە پێشبڕکێ ئەلێرە لە ژووری تایبەت
تۆ ژوورێک دروست دەکەی ئەمە کۆدی ژوورەکەتە ئەیدەی بە هاوڕێکت ئەویش داخڵ یەکات کە داخڵ بوو بەیەکەوە بەس خۆت و ئەوەن نەگەوەی کە دووسێ کەسی کە ئۆنلاین بێ چاوەڕێکەی بەیەکەوە توانن ئەو یاریە بکەن کە یاریەکەمە بەستەکەی ئێمە بەرزبوونەوەی ئاستی زانستیە جا لە بابەتی بیرکاریە لە بابەتی زانستە یعنی پێشبڕکێیەکە لە نێوان دوو قوتابیە بە شێوەیەکی گشتی ئەگەر بە سەریعی پلاتفۆرمەکە باسکەمەوە هەوڵەدەم بە ماوەیەکی کورت بەڵام بە خێرایی یەک ڕڤیوی سەریعتان بۆ بکەمەوە هەموو قوتابی و هەموو مامۆسایە کۆدی تایبەت بە خۆی هەیە لێرە کۆدەکەی نووسێ کۆدی مامۆسایانی ڕاهێنەریش ئەکتیڤ کرا ئەکتیڤیکەن هی مامۆسای ڕاهێنەر بووە چونکە ئەوان کارسە ناو ناوەندەکانی خوێندن ئێوە پێویستان بەوە نییە کۆدی قوتابی لە کۆدی قوتابیە ئەگەر ئەمە تاقیکەمەوە ئەمە ئەکاونتی قوتابیەکە حسابەکەی خۆی داخڵەکە ئەو قوتابی ئێستا پۆلی پێنجە پۆلەکانی کە نابینێ بەس پۆلی پێنجە بینی لە هەموو شتەکان سوودمەندە لە هەموو ئەوانی دیکە لە زیرەکی دەستکرد لە تاقیگەی گریمانەیی لە شەترەنج لە پێشبڕکێی زانستی لە زانستی توێکاریش بەڵام دووشت هەیە نایبینێ یەکەم پلانی وانەوتنەوە نابینێ چونکە ئەوە کاری قوتابیەکە نییە دووهەمیش پۆلەکەی خۆیە بینێ ئەگەرنا لە هەموو ئەو واجیهانەی کە لە ناو پلاتفۆرمەکە هەیە قوتابیەکەش ئەتوانێت ئەمە ئەکاونتی مامۆساکەیە بە سەریعی ڕڤیوێکەکەمەوە هەموو مامۆسایەک ئەکاونتەکەی خۆی کە بە MOE دەست پێەکە Ministry of Education ڕقەمەکە کۆدەکەشی مالیدەکەی خۆیەتی لێرە معادلەیەکی بیکاری ئاسان هەیە بۆیە ڕقەمەکە بنووسێ ئەو معادلەیە بۆیە دانراوە تۆزێک بابەتی لۆت کەم کاتەوە هەمووی بەیەکەوە داخەڵەوەن یان محاوەلەی هاکە چوونە ژوورەوەکە کاچێتە ژوورەوەی تە پلاتفۆرمەکە بینێ مامۆسای پۆلی هەر چەندێکە بۆ نمونە مامۆسای پۆلی سێیە یەک بابەتی زانستی خۆی باسەکە لە بابەتی زانست ڤیددیۆیەک پیشانی قوتابیەکانەیە کە ئەوەی هەیە بۆ قوتابخانانەیە زیاتر کە ئێستا پلاتفۆرمەکان بە شێوەیەکی سمارتبۆردیش لەبەردەسە لە ناو ناوەندەکانی خوێندن ئێستاەوە کێشە نییە ئەو مامۆسایە گەر بێوێ ئەم بابەتە شەرحکا بە شێوازێکە خۆیەوێ ئەلێرە لەم ئایکۆنە ئەو بۆکساکەیتەوە هەچێکی دیکە دەوێت توانی بینوسی وەکو مامۆسا بڵێ من وانەکەم چل خولەکە ئەو چل خولەکە چۆن تەوزیعکەم بۆ ئەم بابەتە یان هەر جۆرێکی دیکە لەم پرسیارانە ئەتەوێت دایبنێ پرسیارەکانی دابنێ زیرەکی دەستکرد وەڵام تەداتەوە چ میتۆدێک گونجاوە ئەتوانی پرسیاری لێ بکەیت چۆن ئەم وانەیە مەسەلەن نمونەی دەرەکی بۆ قوتابی بێنمەوە تەنانەت ئەوەی تایە کە قوتابی چه پرسیارێک لە مامۆساشکە ئەی ئەتوانێت قوتابیەک پێشەوەی بچێتە ناوپۆلەوە لەسەر ئەو بابەتە پرسیار لە زانە بکە کە من چه پرسیارێک لە مامۆسا بکەم لەم بابەتە هەموو شتێکت پێڵە لەو بابەتە و ئەدبا بۆ شتی دەرەکیش ینی ئەگەر بەو نمونەیە ئیکتیفا ناکە کە لە ناو کتێبەکەیە ئامادەیە 100 نمونە زیاتر بدات پرسیاری لێ بکە بڵێ لەم بابەتە باشتر تێنەگەشتم ئەم بابەتە بەسە بە ژیانی ڕۆژانەوە بابەتەکە بەسێ بە ژیانی ڕۆژانەت بڵێ ئەم بابەتە ئەگەر قوتابیەکە حەزی کرد بە ئینگلیزیش بیزانێ بڵێ ئەم بابەتەم بۆ بکە بە ئینگلیزی بە تەواوی بابەتەکەی بۆ کاتە ئینگلیزی واتە هەرچیەکت پێویست بێ لەو بوارە ئەداتێ وەکو مامۆسا ئەتووە ئەم پاکێجانە حازر کراوە پرسیاری ئامادەکراون هەرچێکی کەشت ویست ئەلێرە پامەکەت ئەلێرە ئەنووسیت وەکو قوتابیش کە بەکاری هێنێ تقریبا دە پەیامێک ئامادەکراوە بۆ نمونەڵەی بە نمونەی ژیانی ڕۆژانە بۆم ڕوونکەرەوە بابەتەکەی بە نمونەی ژیانی ڕۆژانە بۆ نووسی زۆر دقیقە و زۆریش بەڕاستی زانستیە و زۆریش کاریگەرە من بۆ خۆم بەڕێزان هیچ ڕۆژێک نییە کەمتر لە سەعاتێک ئەم پلاتفۆرمە بەکاربێنم چونکە سوودی زۆرە جاری وە ڕۆمەک و مامۆسای مەسەلەن بیرکاریە لەم ئەموانەیە چۆن بە قوتابیەکانم بڵێمەوە
اختصاصی من نییە بەس دەمەوێت بزانم چێشی پلتفۆرمەکە بکەمەوە لە کووا گرفتێکە بێت لە کووا شتێکە بێت بەس ئێستا پێوت ئەم بابەتە ئەگەر جەنابە دۆکو مامۆسایەکی ڕاهێنەر میتۆدەکانە بە مامۆساژ وتۆتەوە مامۆسا ئەڕوات لەناو پۆلە بە قوتابی بڵێتەوە ئەگە قوتابیە پرسیاری لێکە مامۆسا ئەم بابەتە چۆن بە ژیانی ڕۆژانەی خۆمانەوە بەسینەوە سەری کە چۆن نمونەت بۆ هێنێتەوە و هەموویت بۆ شەرحەکە لە ئاخریش پرسیارە لێگە تێگەشتنی چۆنی گوڵەکان وەک کارگەیەکی بچوو کار دەکەن بۆ ئەوەی ژیان بەردەوام بێ ئایا پرسیارشترت لەسەر ئەم پرۆسەیە هەیە ئەگە پرسیارش کە هەبوو پرسیاری لێکیتەوە وەڵام تەدا چەند پرسیاری لێ بکەی ئەو وەڵام تەداتەوە هەل لێرەش لە دوایەوە توانێ مامۆسا لەو بابەتە ئەگەر بابەتی بایۆلۆجی بوو بچێتە سەر مختبەری بایۆلۆجی چەند شتێک لەوێ ئامادە کراوە دەتوانێت بۆ قوتابیەکانی شەرحکە لەو بابەتەی کە مامۆسا گەشتوێتە سەری لەوانک لە هەمان کاتیشا ئەتوانێت لە بابەتی گوڵێک شتێک باسەکە ئەتوانێت بچێتە سەر ستودیۆی توێکاری ئەوەی کە پێویستە لەوێ بۆ قوتابیەکان بە سریدی بۆیان باسکە پوختەی بابەتەکان و تەنانەت وەکو باسیشمان کردمان لێرە لە کۆتاییە توانێت کویزی خۆشی بکات لەسەر ئەو بابەتانە و لە هەمان کاتدا ئەرچی ماڵەوەش ئەلێرە ئەتوانێت بدا بە قوتابیەکانی یان بە چەند قوتابیەک بامەسەوەتان باسیەوەی کرد قوتابی بزێ وەگەر چوار ئەرچی پێودرێ قوتابێکی ئاساییدا ئەرچی پێدرێ ئەوە کاری ڕاهێنەرەکانە خۆتان بەڕێستان چۆن بە مامۆساکان بڵێن کە جیاوازی نێوان قوتابیەکانی بزێ و قوتابی ئاسایی چۆن و چۆن مامەڵایان لەگەڵەکرێ دەکرێت بۆیان شی بکرێتەوە چونکە هەموو قوتابیەک ڕەنگە وەکو یەک ئاستەکەی نەبێت لە ڕووی بزێوی و لە ڕووی قوتابی ئاساییەوە بۆ بابەت لێرە کیوەردەکەم من کوردی نییە بەزەگە شتێک بنووسم لێرە چێکەکەمەوە وەڵامەکەم غەڵەت بوو نووسینە ڕاستەکە شووتیە دوای ئەوە نووسینیش کردە واتە ڕێگا ئادا بە قوتابی بنووسێ گوێ بگرێ ڤیدۆ ببینێ بەدەست یاری بکە هەموو ئەوانە لەناو ئەم پلتفۆرمە هەیە وێنە پشێشێ ڕنگ بکە تەنانەت نووسینەوە پەرەگرافی شتیا لە کوردی دێڕێکە حەقلی شتیا نووسینەوە قوتابێتوان لەژێرەوە جارشکە بنووسێتەوە هەموو ئەم بابەتانە ناو پلتفۆرمەکەیە بۆ یەکە ئاکاونتەکانتان ئەکتیف کرد پێمان خۆشە بچنە ناو پلتفۆرمەکە هەر پێشنیارێک هەر سەرنجێکیشتان هەبوو لەسەر ئەو بابەتە دەتوانن پاشتر بۆمان بنێرن لە ڕێگەی مدیرەتی ڕایانانی هەولێرەوە بە شێوەیەکی گشتی ئەوە پلتفۆرمی قوتابخانەکەم بوو هیوام وایە کە ئەم ڕووە فێرکاریە کە ئاسنە ناو ناوەندەکانی خوێندن بۆ مامۆسایان باسکەن ئەگەر هەر بە ڕێزێ پرسیارێکی هەیە بفەرمێت پرسیار وەربگرین پاشتر بە ڕێزان ئەپلیکیشنی هەڵسەنگاندن باسەکە هەر لە شوێنی خۆ دانیشت استراحەت کرد فەهمیمە پەروەردەی عنکاوە ئەمە لەم بڵێن مێژومان هەیە ژیاننامەی پێغەمبەری کە عەرز دەکەین لە پۆلی هەشت یعنی زۆر بە جوانی وەکو مێژوو عەرز دەکرێتن بەڵام لە بابەتی کوردی کاتێکەوە ئەمە دەبین دەبین کارەکتەرێکی مامۆستا هەیە کە دەرسەکەی شەرح دەکاتن ئەگەر ئەمە مامۆستا بۆ نمونە بابەتەکەی هەموو عەرز بکات دواتر دیسان شەرحی بکاتەوە زۆری دەبێتن ئایا پێویست دەکاتن کە مامۆستا عەرزی بکە دواتر دیسان شەرحی بکاتەوە ئەو پرسیاری ئەگە پرسیاری یەکەمە وەڵام دەمەوە لەو قوتابخانانەی کە با بڵێن شاشەی تیا سمارتبۆردی تیا یان لە شوێنێکە مامۆستا داتاشۆ بەکارێنێ چونکە ئەوەشی داتاشۆ بەکارێنێ لەگە کۆمپیوتەرەکەی خۆی ئەتوانێت مامۆستا تێکەڵیکە هەم بە چونکە ڤیدۆکانی بە تایبەتی قۆناغی بنەڕەتی ڤیدۆکان کورتن پوختن بۆ ئەوەی کە مامۆستا بتوانێت هەم ڤیدۆکانیشان پێ پیشان بدا چونکە بینینی ڤیدۆش کاریگەرە بەڕاستی بۆ قوتابی کاریگەرە بە تایبەتی ئەو ڤیدۆیانە لە هەندێک بابەت تا هەندێک بابەتی دیکە جیاوازە لە بابەتی زانست من شانشینی جانەوەرانم شاندای شانشینی جانەوەران بە شەرحی مامۆستا و بە کتێبەکەشەوە بە هەردووکیان ڕەنگە ئیکتیفای ئەوە نەکەن بەقەدەر ئەوەی کە قوتابیەکە بۆ خۆی ئەو ڤیدۆیە ببینێ و جانەوەرەکە بینێ جۆری جانەوەرەکە بینێ
هەموو شتان نابینێن ڕەنگە بەقەدەر ئەوە ئیکتیفا نەکەن حەسەب خصوصیەتی ئەو دەرسە کاک دکتۆر بەنسبەت ئەمە زۆر جار کە ئەوکەی دەکەینەوە مێژووی دەکەینەوە یعنی کتابەکەی کە دەکەمەوە بە بادینیە یعنی لە سۆرانی مەسەلاوی دەکەینەوە ئەو هەوی تێدا و دواتر سا دەکرێتەوەی نازانم بەڵە بە دڵنیای لە قۆناغی هەمووی لە قۆناغی پێداچوونەوەیە مەسەن ئەو بابەتێکە لەسەر سیفەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاک دکتۆر ئەوەی کە ئەمە کێشەمان هەیە کاتێک دەچی ناوناوەندەکانی خوێندن مەسەلەن پارباسی ئی هەڵسەنگاندن و ئەو بابەتانەمان دەکرد بەڕاستی مامۆستا هەبوو مۆبایلی زیرەکی نەبوو یعنی گەورەترین کێشەی ئەوەیە کە مامۆستا ئەوەی نییە دەرێت تەڵەب یعنی زۆر جار ئەوە دەبتە بەربەست لە بۆ مەژ زۆر ناخۆش آخر پرسیاریشم کاک دکتۆر ئەو پلتفۆرمە طبعا یونیسف یعنی دەرێت لەنەوەی ئەلفا 2000 کوردستان فاوندیشن و یونیسف یعنی ئایا ئەوە زمانی وڵاتەکی ترە یان ئەوە نەخێر ئەزمموی هەرێمی کوردستانە هیچ دەوڵەتێکیش لەسەر ئاسی ڕۆژهڵاتی ناوەڕاست لەم ناوچەیە وەکو حکومت نیەتی هیچ شوێنێک هیچ حکومەتێک خاوەنی ئەم پلتفۆرمە بێ بەم جۆرە بەم شێوازە لە هیچ دەوڵەتێکانی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست هەمووی چێککەنەوە ئەوەی جەنابەت فەرمووی ڕاستە هەندێک لە مامۆسایان با بڵێن سمارتبۆردیان ئامێری زیرەکیان نییە بەڵام قاعدەیەکیش هەیە ئەڵێ ما لا يدرك كله لا يترك جله و ناکرێ ئەوەی کە هەموویت بەدەست نێنا ئەوەی کە شیواز لێوێنی بۆیە زۆری نەپێیەتی مەسەن لە بابەتی ئی هەڵسەنگاندن چەند کەس هەیە لێرە سمارت فۆنی پێنەبێ یان مۆبایلێکی زیرێکی پێنەبێ ڕەنگە 4 کەس ڕەنگە 5 کەس وانە لە 150 کەس بۆیە ئەکرێت لەبەر 5 کەس مەسەلەن ئەوانی دیکەش سوود وەرنەگرن نا بەڵام ئەوەی خۆک پێشینیە زەختی لێ ناکەین زۆری لێ ناکەین تێگەین دوو گرفت هەیە گرفتێک هەیە ئاوریە گرفتێکیش هەیە گرفتی جیلە گرفتی نەوەیە یعنی جیلی ئێمە کە حەفتاکان و هەشتاکان جیلی ئەکس وایە لەگەڵ جیلی نەوەتەکان کە جیلی زێتە جیاوازی هەیە جیلی زێت کە لەگەڵ بڵاوبوونەوەی تەکنەلۆژیا لەدایک بوون لەگەڵ جیلی ئەلفا کە لەگەڵ ترۆپشی تەکنەلۆژیا ژیانەکەن و بەرخوردەکەن جیاوازیان هەیە مشکلەی هەرە سەرەکی سیستمی پەروەردەی دەوڵەتەکانی ئێستا ئەوەیە لە بابەتی تەکنەلۆژیا فەجوەیەک کلێنێک لە نێوان مامۆستایان و قوتابیەکان و منداڵەکانە هەیە ئەم کلێنە عیب نییە بۆ لەبەر ئەوەی ئێمە هیچ کامێک لە ئێمە مناڵی خۆمان کە لێرە دانیشتوی مناڵی خۆمان لەبەر شاشەی زیرەکە بەسەر نەبردو هەر نەشمان بینیوە بەڕاستی بۆیە دەبینیت لە دوای ساڵی 95 96 97ەوە زیاتر بابەتی ئینتەرنێت و کۆمپیوتەر و بەکارهێنانەکانی و سمارتفۆن زیادی کردووە کابێ هی ئەو جیلەی ئێمە و ئەو تەمەنەی ئێمە نەبووە کە هی ئەو جیل و تەمەنەی ئێمە نەبوو بێ ئێمە لێی دوور بووین کە ئێمە لێی دوور بووین گرفتێکی سەرەکیە بۆ ئێمە ئێستا لەگەڵ جیلێکا مامەڵاکەین ئەو لە ئێمە پێشکەوتوترێک لە بەکارهێنانی تەکنەلۆژیایە من جارێک هەر وەکو نموزەجێکی زۆر بەسیت ئەگەر نەژڵم هەمووی قەت بە مطلقی قسە نەکەین من پار زانیومە ریمۆت کۆنتڕۆلی تەلەڤیزۆن کاتێک کە یوتیوب بکەیتەوە لەسەر تەلەڤیزۆن لە ماڵەوە سمارت ئەگەر تەلەڤیزۆنەکە سمارت بێ پار زانیومە مەسەلەن ئەتوانی بە کۆنتڕۆلەکە ڤۆیسی بۆ بنێری بۆت کا بەنووسین و ئەوکە کوڕەکەی من پار 5 ساڵ بوو ئەم ساڵ 6 ساڵە پار 5 ساڵ بوو دانیشتوین ڤۆیسی چێنار بۆ لە کۆنتڕۆلی ئێڵجیەوە ڤۆیسی چێنار بۆ یوتیوبەکە وتمەوە چیەکەی وتیەوە بۆ مەکا بە تێکست من ئەو خاصیەتەم نەزانی بوو لەناو ئەو لەگەڵ تەکنەلۆژیا باشم بەکارەهێنم بەس من ئەو خاصیەتەم نەزانی بوو کە لەناو ئەو تەکنەلۆژیایە هەیە ئەو بە 5 ساڵی زانیوێتی بەبێ ئەوەی منیش پێی بڵم بەبێەوەی دایکیش بڵم نە من زانیم نە دایکیشی زانی هەردووکشمان دانیشتە بوون کەوابێ ئەو لەگەڵ ئەوە بەرخوردەکە کلێنەکە لێرە زۆرە یەکێک لە هەر موشکیلەکان لە بواری تەکنەلۆژیا لە بواری تعلیم ئەمەیە فەجوەیەکی زۆر لە نێوان ئاستی بەکارهێنانی جیلی 70 و 80 و 60ەکان لەگەڵ جیلی 90 و 2000 و بەرەوسەرەوە هەیە کە ئەوان ئێستا ئەوانی جیلی ئەلفا 2010 تا 2025 ئەوان مواطنی ڕقەمین لە عالەمە لە سەردەمی پێشکەوتنی تەکنەلۆژیان لە هەرە ترۆپی پێشکەوتنی تەکنەلۆژیان بەرخورد و ژیانیان لەگە تەکنەلۆژیایە ئێستاش
من لە مۆبایلەکەمەوە ئەگەر ماڵەوە لە ماڵ نەبن بمێ مەسەلەن شتێک ئۆردەرکەم ئێستاش ناتوانم بچمەوە سەر ئەو ئەپلیکیشنانە ئۆردەری مەسەلەن فاسفودێ بکەم لە ماڵیش و هەر مناڵەکان ئەیکەنەگە بۆ نمونەوە بێ کابێ بەکارهێنان و ئیلمامی ئەوان بۆ تەکنۆلۆژیا زیاترێکە بۆ ئێمە کەمترێک ئەمە دوو بەشە بەشێکیان دۆخی ئابووریە کە و سمارت بۆرد فۆنی پێ نییە بەشەکەی تریان بابەتی مەسلەی جیل و تەمەن و ئەو دۆخەیە کە فارقێک لە نێوان جیلی ئێمە ئەو هەبێ ئەبێ ئێمە بە واقع ئێمە بخوێنینەوە هیچ عیب نییە گەر مامۆستایەکی ئێمە سمارت فۆنێکی پێ نییە عیب نییە ڕەنگە کێشەیەکی ئابووری بێ و ڕەنگە کێشەکەش کێشەی عمر و جیلەکە بێ کە دوو جیلی جیاوازین بۆ یەبێ خوێندنەوەی واقعیمان بۆ یەبێ لەو حاڵەتە زەختی لێ نەکەین بەس وەکو وتیشم زۆری نەپێیەتی ئێستا زۆرینە ما لا يدرك كله لا يترك جله ناکرێ لە بە خاتریەوە هەمووی واز دەبێنی ئەوەش احترامی بگرن تەقدیری بکەن بەڵام ئەوەی کە پێیەتی بە هەوڵ بدەین کە فێر ببین دکتۆر کە تەماشای پلاتفۆرمەکەی دەکەین بەڕاستی ینی هەموو شتەچی تێدا ینی وەکو برێفەرجۆشی تێدانێ لە بۆ مامۆستای پێدوانی ئەوە ئەلتەرناتیڤی مامۆستایە بەدیلی مامۆستایە هیچ شتێک نابێتە بەدیلی مامۆستا بەڵام دەبێتە هاریکاری مامۆستا چونکە ڕاستە تەکنۆلۆژیا وەزیفە زۆرە گۆڕێ بۆ نمونە وەزیفەی قەڵەم ئێستا گۆڕاوە هەر یەکێک لە ئێوەی بەڕێز ئەوەندەی بە مۆبایلەکانتان ئەنووسن ئەوەندە بە قەڵەمێکی ئاسایی نانووسن من ئەم بەیانیە دەسم بۆ قەڵەم نەبردوو حەل لەگەڵ لە ناو سیارەوە لە هەموو شوێنێکەوە من یان لە کۆمپیوتەر بەریدم تەوقیع کردو و هامشم نووسیوە یان نامم بە واتساپ و بە مەسنجەر وەڵامی خەڵکاوەتەوە کەوابێ وەزیفەی نووسین گۆڕاوە وەزیفەی قەڵەم گۆڕاوە عەفو نەک نووسین وەزیفەی قەڵەم گۆڕاوە ئەم گۆڕانکاریە دەوری قەڵەمی کلاسیکی ئیلغا نەکردوێتەوە بەڵام ئێستا زۆری نەمان ئەوانی کە تەکنۆلۆژیا بەکارهێنین زۆری نەمان نووسینەکانمان زیاتر نووسینی ئەلیکترۆنیە دیجیتاڵیە وەک لەوەی کە نووسینی دەستی بێ فعلی بەدەستی بە قەڵەمی کلاسیک بنووسین ڕۆڵەکە ئیلغا ناکاتەوە هاریکارە دوجار ئەوەی کە وانە ئاڵێتەوە لە پۆلا مامۆستایە بەڵام ئەمە هاریکارێکی مامۆستایە کە مامۆستاکە ڕاهێنێ بۆ ئەوەی کە یارمەتی ئەیە بۆ ئەوەی کە بچوانێ ئەو وانەیە فرەچەشنکە میتۆدی جیاواز بەکاربێنێ بیبەسێتەوە بە نموزەجی ژیانی ڕۆژانەوە گرنگترین دەرز ئەوەیە کە بەسێتەوە بە ژیانی ڕۆژانی قوتابیەکەوە ناکرێتەوە باسی گڵۆب بۆ قوتابی بکەی بەس کتێبەکەی پێپشان بێ بێ گڵۆپی سەقفەکەشی پێپشان بدەیت ئەگە گڵۆپی سەقفەکەی پێپشان نەدەیت لەو ژینگەی ژوورەوە دەست پێ نەکەیت وانەکە کاریگەر نابێت بۆ قوتابی فەرموو دکتۆر جان بەخێر بێ زۆر سپاس خۆشحاڵم جارێکە جەناتم بینیەوە بە شەخسی دکتۆر شاسوار لە مەشق و ڕاهێنانی هەولێر بەڕاستی لە دەریشە بە کاک زوێرم گوت کاک دکتۆر ئەو ئیشەکە کرا ئیشێکی زۆر زۆر جێگای دەستخۆشە ئیشێکی زۆر جوانە یەک داواکاری بچووکە بێت دوو پێشنیارمێ پێشنیارەکە یەکەم ئەوەیە تام بۆ خۆ دەزانێ سا حکوومەتی کوردستان لە تەشکیلبوون و لە کاراکردنەوەیە ئەگەر جەنابت مایتەوە لە وەزارەت ئەوە الحەمدوللا مایتەوە ئەگەر نەمایتەوە ڕجاءن باو ئیشە بەردەوام بێت شکام بۆ خۆم لە کابینەکانی پێش لەگە وەزارەت ئیشم کردووە هەموو ئەو مەشروعانێ من ئیشم تیان کردووە کە وەزیر ئێستا مەشروعێک خەریکە لە ناوێ بن وا چاوەڕێم وەزارەت بە خۆی سەری ببڕێ وا چاوەڕێم بە دیارەوە چکا زۆر ئیشم کردووە هەمووی لە ناچووە باشە کە وەزارەت خۆی شتێکەکە بۆ دوای ئیدامی پێنادا بێدا لە کاک زوێر و لە جەناب هەموو ئەو تیماناکەم ئەو ئیشە ڕجاءن بەرداوامی پێ بدرێت دوای دکتۆر ئالان دکتۆر ئالان ئەمڕۆ وەزیرە سبەینێ وەزیر نییە بەڵام ئەو ئیشە بۆ هەموو منداڵانی کوردستانە ڕجاءن با بەردەوام بێ سپاس مامۆستا شاسوار دەستت خۆش بێ ئەگەر ئێستا جەنابەت وەزیر بی کابینە بگۆڕێ من بێمە جێگەی جەنابەت بووم بە وەزیری پەروەردە کەس دڵیە پلاتفۆرمێکی وا نازدار ڕەتکاتەوە نه بەڵام من بۆچی هەڵەیەکی استراتیژی گەوراکە چونکە ئەمە هاریکاری فێربوونە بەڕاستی ئەمە جگەل لەوەی کە خزمەتی قوتابخانە حکوومیەکانەکات جگەل لەوەی کە ئاستی قوتابخانە حکوومیەکان بەرزەکاتەوە جگەل لەوەی کە بۆ هاوکاری منداڵی فەقیرە جگەل لەوەی بۆ ئەوەیە کە پەروەردە لە ئەزمە عاتڵ نەبێ بۆ هیچی دیکە نییە هەموو ئامانجەکانی ئامانجی باشن بۆیە پێم وایە هەر کەسێک دەبێتە بڕیار بەدەست
ئەمە کاری مۆسەسیە یەکەم جار ئەمە دەست پێشخەری جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە لە جاری پێشوش باسمان کردووە ساڵی 2022 جەنابی ئاماژەی بۆدا کە ئێمە پلتفۆرمی ئیوانەمان دروست کردو کە بێ پێویستە گۆڕانکاریشی گەورەتر بکەین و ئالێتێک بدۆزینەوە بۆ یەکە قوتابی لە بەرامبەر مامۆسایەک مەلەل نەبێ بۆ خۆشی بەشێک بێت لە پرۆسەکە و تەفاعولی بێ ئێمە لەو ڕوانگەیەوە لەگەڵ ئەو بەڕێزانە لە وەزارەت ئەو بیرۆکەیەماندانا بۆیە بیرۆکەکە بیرۆکەی خۆماڵیە ئەو بەڕێزانەشی کە جێبەجێیەکەن کاک سەنگەر کاک فازیل کاک سەنگەر چی لێ هەو کاک سەنگەر کاک فازیل تیمەکەیان هەر کۆمپانیایەکی خۆماڵین ئێمە ژۆک و حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا پارەی ئەو بڵ ئەومان تیاسەرف نەکردووە یعنی بۆیە کەسیش خەیاڵی بۆ نەچێ پارەمان بە هەدەردا بێ هیچمان تیاسەرف نەکردو نووسی ویشمانە ئەوانەی کە سپۆنسەری ئەم کاراکەن پشگیری ئەم کاراکەن سەپۆرتیت با یونیسف کوردستان فاوندیشن و ڕێخای یونیسف کارەکەمان بووەکەن واتە مڵکی گشتیمان بە هەدەر نەداوە پارەمان تیاسەرف نەکردووە یونیسف پارەی تیاسەرف کردو لای کوردستان فاوندیشنە کۆمپانیایکی خۆماڵیەکە بیرۆکەش بیرۆکەی وەزارەتی پەروەردە ئەو گەنجانە و کاک زوێر و کاک هێرش و برادرانە و کاک هەواڵ و هەمویان شەو ڕۆژ هەمووی دەستی تیاتی و ماندووە ئێستا لە تەنیشتی ئەم بینایە لە قوتابخانە بنەڕەتەکەی کۆمەڵگەی پەروەردەی بارزانی لە هۆڵە گەورەکەی ئەوانە زیاتر لە 30-40 کارمەند ئێستا حالیان کاری تیاکەن ئەو بە بەردەوامی ئیشکردن لەسەریەوە پێشتان خۆش بوو توانن سەرێکیان لێ بنەوەتان لێرە کاک سەنگەر لێرەن ئەمڕۆ هەر کەسێکیش حەزی کرد توانە سەرێکیان لێ بدا کە بەڵام قوتابیەک لەکوێ ئەم بابەتە مەسەلەن بەو کوالێتیە بەرزە ئەبینێ ئەگەر لە تی نەگا لە کتێبەکە وەڵای قسەیەک هەیە جوحەوەی بنەوە لە زمانی عەرەبی لە پۆلی چوارە بڕوات بێ ئەگەر بیشی خوێنی تۆ تێ ناگەی بەڵام هەر کاراکتەرەکانی ناو کتێبەکانی ناوە کردویانەتە ئەنیمەیشن لەوێ منداڵەکە ئەگە هەر بە سیرکردنیش بێت تێگا و ئاشنایی لەگە پیتەکان بۆ دروستە بێت بەڵام مامۆستا شاسوەر لە چ ڕوویەک ئەگە بکرێ کۆتای وەرزش تاقیکردنەوەی تا بکرێ چونکە کاک دکتۆر من لە ماستەرەکەشم لە دکتۆراکەشم یەکێک لەو بۆشایانەی لە پرۆسی پەروەردەی کوردستانێت تا ئەو دقیقە حەل نەکراوە چۆنەتی دەرزنەوەی بە شێوازێک خوێندنە بە شێوازێک تاقیکردنەوەی بە شێوازێکی تر فەم بەسیترین نمونە من ئێستا ئاخیر توێژنەوەشم کە لە بابەتێکی لە گۆڤارکی ئیمپاکت فاکتەر بڵاو کردەوە لەسەر زمانی ئینگلیزی پۆلی 12 بوو بە کەلۆریە ئێم لە ئینگلیزی مانێ کردن گوێگرتن ڕاهێنان نووسین بەڵام لەو بنمونە بازەکەی طبعا مامۆستاکە لەبەرەوەی کە پۆلی 12 مستەقبەلی تا پێش شێوازی ئامادەکە پێشنیارەکە دوای لەگەڵ بە ڕێزانە دراساکە دەست خۆش جەنابی وەزیر جان بەس یەک دەقەمە بەستم بوو ئەو ڤیددیۆتان پێ بشاندەم ئەگەر منداڵێکی ئێمە ئەوە لە کتێبەکەی لە بەردەستیا بێ کە کتێبی عەرەبی پۆلی چوار يركب الحمار وابنه يسير فقال بعض الرجال ما أقسى قلب هذا الرجل يركب الحمار ويترك ابنه يسير. نزل جوحة وركب ابنه الحمار. بعد قليل شاهدهما رجال آخرون فقالوا ما أقل أدب هذا الولد يركب الحمار ووالده يسير. فركب جحا خلف ابنه وبعد مدة رآهما بعض المارة فقالوا ما أقساهما. لذلك طلب جحا من ابنه أن يساعده في حمل الحمار. وعندما رآهما بعض الناس قالوا أحمقان يحملان حمارا. عندئذ قال جحا لابنه من يستمع إلى كلام الناس يتعب.
ئەوە تێگەشتن لە کتێبێکی وشک تۆزێک ئاسان نییە بۆ قوتابێ بەڵام کاتێکە ئەو بیدایەتی ئیشکردنیشمان بوو ئێستا کواڵەتی ئیشەکان زیاتر و گۆڕانکاریشی بەسەر هاتوو بەڵێ مامۆستا سمکۆزافم لە پەروەردەی ناوەت لە مەشق و ڕاهێنان سەرتا دەستخۆشی زۆرم هەیە بەڕاستی شێشی پێشکەوت و جوانە پرسیارێکی پێ گرنگ بوو ئایا مامۆستا یاخود قوتابی دەتوانێت پێویستی بە کتێب نەیە بۆ نمونە ئەگەر بکرێتە بەرنامەکار سبەی ڕۆژ قوتابی ئەگەر کتابی وەرنەگرت یاخود ئەو هەم مەسروفە لە چاپ نەکرێت دەتوانێت جێگرێ و کتێب بێت دەتوانێت جێگرەوەی کتێب بێ بەڵام با تۆزێک واقعی بم لەگەڵتە ئەم بابەتە ڕیسکی تایە یەکەم دوێنێ مەقابلەیەکی وەزیری پەروەردەی نەرویجم بینی دەیوت ئێمە لە قۆناغی یەک تا سێ تۆزێت تەلەبەمان لە تەکنۆلۆژیا دوور کردوێتەوە بۆ ئەوەی کە مەهارەی نووسین لە دەست نەدا بەڵام ئەمە هەر لە ڕێ ئەم تەکنۆلۆژیا ڕۆژ بە ڕۆژ پێشەکەوێ و هەر لە ڕێ و دێ ئەبێ لە بواری پەروەردەش سوودی لێوەرگری ئەوەی چێکە لە مەخاترەکان کە ئەبێ ئاگامان لێبێ عینایە بە تەواوەتی دەستبەرداری ئەو بین بە تایبەتی لە قۆناغی بنەڕەتی ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئێستا ئەمە جاهیزین یەک کەس یەک قوتابی کتێبیشی پێ نەدەین لە پۆلی یەکتانەوە ئێمە جاهیزین بەس پرسیاری سەرەکی ئەوەیە تۆکو حکومت ئەتوانی و هەموو تابلێتە بۆ قوتابی دابینکەی نەخێر چونکە زیاتر لە 100 ملیۆن دۆلاریەوێ 1,750,000 تەلەبەت لە حکومی هەیە ئەگەر تابلێتێکی باشی بۆ بکڕی بە کوالەتی پارەیەکی زۆریەوێ بەڕاستی جا ئەوە بەس تابلێت حساب کە نزیکی 7,500,000 دلار ئەگە تابلێتێکی 100 دلاری بکڕی سێرڤەر و ئیدامەدانی ئەوە و دابینکردنی شەبکاتی ئینتەرنێت بۆ هەموو ئەمەی تایە باوچێک کە گلەیی هەیە لە دۆخی منداڵەکەی کە قوتابیەکەی ئەبێت جانتایەک هەڵگرێ 9 کیلۆیە 9 کیلۆکەی بۆ کاتە ئایپادێکی 1 کیلۆی بەڵام ئێمە ئەلێرە مەجالێکی تیا هەیە بەڵام ئەلێرەش تۆزێک بە حەزەرین بەڕاستی ئێمە دەتوانین بڵین ئەوەی ناوێ کتێب بهێنێ با لەم پلاتفۆرمە بخوێنێ خۆی ئایپادێک هێنە لە ماڵەوە بخوێنێ بەڵام ئایا جیاوازی دروست نابێت لە نێوان قوتابیەکانە دروستە بێ ئەمە پێویستی بە بڕیارێکی جەریئانە هەیە جیاوازیەکە دروستە بێ وەکو حکومت ئەوە بۆم باس کردی تێچۆکە زۆر زۆرە کە تۆ ناتوانێت بکەیت تۆ توانیتە پلاتفۆرمەکە ئامادە بکەیت و ئەو پەڕەکەی توانی سێرڤەرەکانی بۆ هەموو تەلەبە ئامادە بکەیت ئەوەی دیکە ئەمێن تۆ سەرەوەی کە ئەوێت جەنابەت بۆ منداڵەکەت تابلێتێ بکڕی کە تابلێتێکت کڕی هەموو شتانەی لە کتێب و وەزیفەکانیشی لە کتێبە هەمووی لەوێ هەیە بەڕاستی تۆ پێویست بە کتێب نییە وەکو پێویستبووم بە کتێب بڵێ پێویستم پێی نییە بەڵام ڕەنگە لە ئاین دەبی لەوە بکرێتەوە ئەگەر یەکێک پێی قورسە منداڵەکەی 9 کیلۆ هەڵگرێ دەتوانێت تابلێتێک بێنێ و لەسەر تابلێتەکە هەموو شتەکان بینێت چکۆی مامۆستا باسیەکە لە هەمووی هەیە بەڵێ فەرموو دانا عوسمانم لە پەروەردەی ناوەندی هەولێر جەنابی وەزیر لە کاتی باسکردنی بابەتەکە دوو تێبینیم هەیە لەسەر پلاتفۆرمەکە نیاز دەکەم دوو گرفتی تێدایە یەکەمیان بەکارهێنانی پلاتفۆرمەکە تەنها لە وێبگەر واتە بوون گۆگل کڕۆم طبعا ئەوە بۆ منداڵ و بۆ خانەوادەکان تۆزە گرفتی تێدایە پێشنیار دەکەم ئەپێکی بۆ دروست بکرێت ناکرێ بە ئەپ ناکرێ بە ئەپ یەکەم بەس لە گۆگڵ نییە لە هەموو براوسەرێک توانی بگەیتەوە ئێستا ئەم کۆمپیوتەرە براوسەریش کەشی تایە بۆ نمونەوە ئەتوانی لەو براوسەرەش بکەیتەوە ئاین بەس گۆگڵ نییە لە هەموو براوسەرێکە کرێتەوە بەڵام ئەمە لە مۆبایل بەکار نایە ئیشەکات بەس ئیسفادەی نییە ئاین تۆ چۆن ئەتوانی ڕاهێنانێکی ئاوها بۆ نمونە لە بابەتی عەرەبی ڕاهێنانێکی ئاوها لەسەر مۆبایلێکی بچوو بکەی قورسە بەڕاستی ئەوە کە ئێستا جەنابەت لەو شاشەیە بە گەورەی بیبینی ئەمە ئەوە لە تابلێتێکە ئەو شاشەیە 3/6 ئەم کۆمپیوتەرەی من 14 ئەمەیە دەتوانم تۆزە لێرەش گەورەیکەم لە کۆمپیوتەرەکار ئەو ئینەشتە داتێ بەڵام ئیتر کە لەمە بترازە لە شاشەیەکی تابلێتێکی 10 ئینچ 11 ئینچ ترازە عەمەلی نییە ئیشکردن لەسەری ئێستا لە سناو ئایفۆنە بیکەمەوە ئەبێ ئاوها چاوم بەرمە پێشەوە یان ئاوها بێنمە پێشەوە بۆ چاوم بۆیە عەمەلی نییە لەسەر مۆبایل کەوابێ ناکرێت بە ئەپ کە کردێ بە ئەپ ئەچێتە سەر مۆبایلیش بەڵام عەمەلی نییە
بەڵام ئێستا تۆ لێرە بۆ خۆت ئەتوانیت ئەم شێوازە بەکاری بێنیت بە گەورەی بە بچوشی لەسەر شاشەش یعنی ئەو میزەیەشی پێدراوە کە ئەگەرێکێک مەسەن ئاوها نایبینێ بتوانێت گەورەتریشی بکە بەڵام ناکرێتە بابەتیەوەی کە بکرێتە ئەپ بەڵێ لەبەرەوە خەلەل نییە یاخود هەموو خانەوادێ کاک سەنگەر و کاک فازیل لێرن ئەکرێ وەڵامیەوە بدەنەوە ئێمەش وەختی خۆی قسەمان لەسەر و بابەتە کردو بەس پێما بێت تەکنیکیەن ناجح نییە کاک فازیل ماوەسە دانا ئەگەر وازح بێ قسەکەی کاک فازیل بە جۆرێشکە بۆت باسکەم تەکنیکیەن ئەکرێ ئۆفلاین بێ تەکنیکیەن بەڵام عملیەن بەکارهێنانی مەسەن مۆبایلەکەی تۆ 256 هی مامۆستا شاسوار یەک تێرابایتە ئەو پەڕەکەی بتوانێت دەرسێ دوو دەرسی تیادا بنێ ئیترەوانی کە ناتوانێت چونکە ئۆفلاین ئەگەر هەڵە نەبم برادران تەکنیکین ئۆفلاین داونلۆدکردنیەتی یەکەم جار پێویستە بە هێڵی ئینتەرنێتە داونلۆدکردنیەتی بۆ ناو ئامێرە جاوە ئامێرە کۆمپیوتەرە یان تابلێتە یان هەشتێکە داونلۆدکردنیەتی لاچە پرۆسەکە وای لە بکات جیهازەکە جام بێ نەتوانێت چونکە چەند ڤیدیۆی تێدایە وەکو ئامار و ئەوانە لەبەردەست بە هەزاران چونکە ئەو ڤیدیۆی لە سۆرانی هەیە لە بادینی هەیە لە ئینگلیزی هەیە هیچ پەڕێژ مامۆستا دەنیا عەفو نەمبینی فەرموو ئەحمەد حازرن ڕوودا حازرن وانە دەستی هەموو لایەکتان خۆش بێ بەڕاستی کارێکی ناوازەتان کردووە کە ئەڵێن نەوە بنەوە ئەبێ باسی بکەن و شانازی پێوە بکەن بە تایبەتی کاری ڕاهێنان کە ڕاهێنانکردنە بە فیئەیەک کە ئەمڕۆ گەشتوونەتە لووتکە کە هیچ سنوورێک یعنی چۆن ئەڵێ شتەکان لە سنووریان نەهێشتووە هەمویان تێپەڕاندووە ئەوەش لەسەر دەستی بەڕێستانایە و جێی خۆشحاڵیە پرسیارم وەکو پرسیارە وەکو ئەم پلاتفۆرمە جوانەمان هەیە جێگەی مامۆستا و قوتابی تیا کراوەتەوە یعنی ئەگەر بەڕێستان بە باشتان زانی لە ستونەکانی مامۆستا و قوتابی ستونێکمان هەبووە وەک ڕاهێنەر ئێستاوە تا ئێستێمە کاران نەبووین لەناو ئەو ئەمڕۆ کارا بێ ئینشاءڵڵا کارەکەش بەلایەکە مەبەستم ئەمەیە کە وەکو بابەتەکە ئەمەیە بیگەێنم ئێمە بابەتی زۆر گرنگمان هەبوو لە بڕگە و بابەتەکان کە زۆر گرنگ بوو لە کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر احتیمامی پێیەوە بابەتی ژینگەیە کە ئێمە چوونەتە خولەکانی ژینگە و ئۆتیزم و فرە چالاک فگیان فرە وزە بینیمان ئەم بابەتانە زیان لە حەد لە خۆی ئەگرێت بەڕاستی مامۆستایان زۆر پێیان دڵخۆش بوو بە تایبەتی مامۆستا ڕاهێنەرەکان ئەگەر بکرایە چون ئێمە ئەم بابەتانەمان هەیە ئەرشیفێکی جوان جێگەی هەبوایەتەوە لە 23وە ئەو کارە جوانانەی ڕاهێنان کە کراوە هەتا وەکو ئێستا لە بابەتەکانی میتۆد لە بابەتەکانی تەکنۆلۆژیا لە هەر بابەتێک کە ئێمە گرتومانە و ئیشمان لەسەر کردووە هەتا کۆتایی ئینشاءڵڵا 2023 و بە تەمەندرێژی هەموو لایەک بەسەری بەرین ئەرشیفێکی جوان ستونێکی جوان جێگەی ببوایەتەوە بۆ ڕاهێنەران بەڕاستی جێ خۆشحاڵیە بۆ ئەگەر لێمان قبولکەن ڕاهێنەر لەوێمە بەست ئەوەیە ئەگەر شتێک پێویست بوو ڕێنوێنی بدا یان چۆن بەڕێزم ئەزانین بەبەستەکەم چییە ئێمە بابەتی ژینگە ئێمە کە چوین لەگەڵ 4 وەزارەتی گەورە کە بەڕێستان ئیتیفاقتان لەگەڵا کردوون و بابەتی ڕاهێنانەکەمان بۆکرا باوەڕت بێ ئەممەنە بابەتێکی خۆشە ئەممەنە لە خۆی ئەگرێ ئەو بابەتە یعنی ئەگەر ئێمە بین ئەم کۆمەڵە ئیشانەی کە کرا بکرێتە ینی وەکو ئەو ڤیددیویانەی لێ بکرێ وەکو ئەم کارانەی لێ بکرێ وەکو پاکێجێکی لێ بکرێ هەمووی ئیسیفادەی لێ ئەکا هەم وەک ڕاهێنەر هەم وەک مامۆستا هەم وەکو قوتابخانەکان ئینشاءڵڵا ڕاهێنانی داهاتوو ئەبینی چۆنە
و ئیسیفادەیەکی زۆر باشەوە وەکو نمونەیەک بەڵام نمونەشمان زۆر بۆ وەکووتمان لە 23ەوە هەتا وەکو سی کۆمەڵە ئیشێکی جوانە با لە ناو نەچێ ئەرشیفێکی بۆ بکرێ دەستان خۆش بێ فەرموو جەنابی دکتۆر طبعا یەک دوو تێبینی لەسەر ڤیددیۆکان هەبوو ئینترۆ و ئاوترۆیەکانی پێم وایە زۆرە یعنی ئینترۆی داخیلبوونی ڤیددیۆیەکان نزیکەی 8 چرکەیە پێم وایە ئەوەی کە تەواویش دەبی 8 چرکەیە ئەگەر تەڵەبە تەمەشای بکە پێم وایە زۆرێک لە بێزاری پێوە دیارەبیەوە وەکو بابەتی تەکنیکی ئەوی دیکە کە ئەرچی ماڵەوە مامۆستا دایە تەڵەبەکان ڕاستە دەبینی کە تەڵەبەکە ئەرکەکەی دیتێیان نا بەڵام دەتوانێت چێک کاتۆ کە ئەرکەکەی دروستە یان نا تێمگەیشتی تێگەشت بەڵێ ئەوی دیکە ئەو پلاتفۆرمە لە بۆ قوتابخانە ئەهلیەکانیش بە هەمان شێوە هەیە یاخوددا ئەو پلاتفۆرمە بۆ قوتابخانە ئەهلیەکان هەیە بەڵام پێمان وتون ئەو قوتابخانەی دوێنێ مدیر عام کۆبوونەوەی لەگەڵ کردوون لە هەولێر بۆ بەردەوامیش ڕۆژانە دەمەکتەب بانگیانەکە هی هەموو پارێزگاکان ڕۆژی پێرێ سێشەمە کۆبوونەوەیەکم لەگەڵ هەر هەژ مدیر عامی پارێزگاوی دارە سەربەخۆکان کردوتم هەر قوتابخانەیەکی ئەهلی دەیەوێت ئیسفادەی لێ بکە با ئیسفادەی لێ بکە بەڵام بەرامبەر بەوە با سمارت بۆرد بۆ قوتابخانەی حکومی بکڕێ کە ئەمە حەقێکی قوتابخانەی حکومیە چەند پۆلت هەیە ئێمە بە پارەوە کەسی نافرۆشین بە خۆڕایی دابینیەکەین بەس بۆ نمونە دە پۆلی هەیە ئەو دە پۆلە بەقەدەر ئەندازەی ئەو دە پۆلە کە سوودی لێ وەرەگرێ حتمما 200 تەلەبەیە 200 تەلەبەی ئەمە مەسرفی تیاکەین سێرڤەرە هەموو شتێکە وتومانەبا بەقەدەر ئەندازەی ئەوە دە پۆلەکەی دەست ماربۆر بۆ قوتابخانەی حکومی لە پارێزگاکەی خۆی بکرد بۆ بتوانین مەودای ئەوە فراوانکەین بەڵام دەتوانین سوادی لێ بکەین وەڵا ئەوە تەکنیکیان کاک سەنگەر و کاک فازیلوان لە سەینترۆ ئەوە لێرە نەگەر دوایی تێبینیەکیان هەبوو ئەگەر درێژە ئەتوانن کورتیکەنەوە بەزەوە بۆتە براندێکی پلاتفۆرمەکە یانی ئەوانەیە هەموو ڤیددیۆکان ئەگە بش برێ ئەوەی لەگەڵا بێ بەڵێ مامۆس کاک دکتۆر مامۆستا هیندادم لە شەقڵاوە بەڵێ طبعا فەخر دەکەین کە جەنابەت ئەوڕۆ مامۆستامانی لە بوارێکی پەروەردەی گرن سێ پرسیارم هەبووڵە یەکەمیان زاراوەکە و چەمکەکانی ناو پلاتفۆرمەکە هەمان ئەوانن کە لە ناو کتێبەکان هەر کتێبن لاپەڕەکەشی نووسراوە زۆر باش ئەویان زۆر باش ئەگەر دیقەتی ئەوە بدەیت پۆلی سێهەم بیرکاری بەشی دووهەم پێداچوونەوەی بەشی دوو لاپەڕەی پەنجە زۆر باش ئەویان زۆر باش ئێجا ممکنە لە هەندێک جارە هەڵەیەک ڕوو ئەدا لاپەڕەیەک مطابق نییە تەکنیکیە قابلی چاکردنەوەیە لە ئەنجامی تێبینی ڕاهێنەر و مشرف و مامۆسا بۆمان دێتەوە چاچێک بەڵام بەڵێ ئەمە کتێبەکەی ئەومان لێ کرد زۆر باشە بەشی ئەوەی دووەمیشیان ئەو ڤیددیۆ و خوێندنەوانی کە لە ناو پلاتفۆرمەکەی هەیە لەوانەیە قوتابیان ئیفراد بکەن لە بەکارهێنانی چ کرایلەوەی کاتێکی دیاریکراوی هەبی لۆ نمونە زەرەر بە چاویان بگا یان زەرەر بە تەندروستی بگا ئەگەر کاتێکی زۆر لەسەر دەبن لەوانەیە 50 ڤیددیۆ پێکەوە تەماشا بکە یعنی کات دیاری کراوە هەر قوتابیە پۆلەکەی خۆیە بینێ ئەکاونتەکەم پێ پیشاندان پۆلەکانی دیکە نابین بەس پۆلی خۆیە بینێ بەس پۆلی خۆی لەوانەیە زۆر تەماشا بکە یعنی تێبپەڕێت لۆ نمونە تەسەور ناکەم قوتابیش ئەوەندە تااقەتی هەبێ 5-6 ساعت بە دیار ئەوە بێ ئێمە سپاسیەکەی نەگەر ڕۆژی لێوێ بوو